سڵاوی خۆتان لەبێ میدەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی پێیان ئەمڕۆ لەگەڵتانین لەگەڵ هاوکارانمانە کۆمەڵە بڕگە و بابەتیتان لا پێیان ڕۆژەوە پێشکەش دەکەین هیوادارین لەگەڵمانە بن و بینەری بەرنامەی ئەمڕۆ بن و سوود لە بابەت و تەوەرەکانی ئەمڕۆمان بگیرین. دەستخۆشۆنیا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین لە هەر جێگەیەگەن هیوادارین کە بەختەوەر و ئاسوودە بن ئازان خۆشەویستان لا دەستپێکی هەفتەیەکی نوێدا هاتینەوە خزمەتان دەخوازین کە ئەمڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. ئازان لەو تۆرانی کا پێشکەش بە ئێوەی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە وەرشی لە جوانی دەکەین زانین وەرشی لە جوانی چ گرنگیەکی هەیە و بزانین جۆرەکانی کامانن وەروەها تا چەند گرنگە بابەتی خۆراک یاخود خواردن و خۆراک لەگەڵ ئەم وەرشەدا بگونجێنین وە سوودەکانی چین وە چۆن دەبێت ئەم وەرشە ئەنجام بدرێت و ڕێگاکانی چین زۆر جار هەنێک لە وەرزشەوانان هەر لە سەرتاوە لە وەزنی قورسەوە دەست پێ دەکەین. لەو ڕاهێنەرەمان دەپرسین کە ئایا ئەمە کارێکی باشەوە دەتوانێت سوودی لێ بینێ کۆمەڵێک زانیاری زۆر گرنگ لەو تەورێماندا بۆ ئێوەی ئازیز دەخەینێ ڕوو بینەرمان بن. بەڵێ ئازیزان تەوەری دۆمان تایبەتە بە دەرەنجامی پرۆژەی بەهرە لە گرمیان پرۆژەیەک ئەنجامراوە لەلایەن ڕێکخراوی قوتابیانەوە و کۆتایی پێهاتۆ پرۆژەکە ڕۆباز لەوە دەکەین کە پرۆژەکە تایبەت بۆ بە فەرمودەکانی سەرۆرمان درودی خوای لەسەر بێت و کۆتایی پێهاتۆ ڕۆباز لەوە دەکەین کە ئەم پرۆژە چۆن توانێتی خزمەتێک بە دانیشانی گرمیان بکەوت تا چەندێک بەشداریان تێدا کردووە و ئەو منهەجانە چی کە داخڵ بووە کۆمەڵێک پرسیار سەبارەت بە پرۆژەکە دەکەین. بەڵێ لەو پرۆژەیەدا 3000 قوتابی تێدا بەشدار بوون کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوکاری مەڵبەندی گرمیانی کۆمەڵی دادگەری ئەنجامیان داوە لە زۆرێک لە شار و چارۆشکەکان دەیبینین ساڵانە چەندین پرۆژە و چەندین فستیڤاڵی گەورە بۆ فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم چ لە بەرکردن و چ فێربوون بێ ئەنجام دەدرێت لەگەڵیشیدا زانستەکانی قورآنی پیرۆز و لەبەرکردنی قورآنی پیرۆز لە هەرێمی کوردستاندا گرنگیەکی تایبەتی پێ دەدرێت خۆشبەختانە ئینشاءالله کە ئەم جۆرە پرۆژانە هەر بەردەوامی دەبێت کە زیاتر هاندانە بۆ قوتابیان و زیاتر فێربوونیانە لە بابەتەکانی فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم. لە تەوەری سێمیشمان هەیە هۆنیا لە تەوری سێمی بەرنامەکەشماندا بابەتێکی پەروەردەییمان بۆ ئێوە هەڵبژاردووە کە باز لەوە دەکات کە متمانە چۆن لە لای منداڵەکانمان دروست بکەین یاخود چۆن وا بکەین منداڵەکانمان ڕۆڵیان هەبێت بۆ نمونە دەچینە مارکێتێ شت بکڕین یاخود هەر شتێکی دیکە لە شوێناندا چەند گرنگە کە گرنگی بدەین بۆی کە بزانین ئەو منداڵە حەز و خولای چییە بۆ شتێک کە خۆی دەوێت هەڵی بژێرێت یاخود پرسی پێ بکەین لە زۆر بابەتدا هەر لە منداڵی ئەمە ڕایبێن یاخود کاتێکە هەر لە مارکێتەکەدا بۆ نمونە شتێک دەکڕین ئەو ڕۆڵەی پێ ببەخشین کە ئەو هەستێ بە پارەدانی بە کاشێرەکەەوە هەست بەو کە ئەمە متمانی پێ دەکرێت و بوونی ئەم متمانەیە و بوونی ئەم ڕۆڵە کە دەیبینێت باز لەوش دەکەین کە ئایا پەیوەندی دەبێت بەوەی کە لە پرۆسی خوێندندا سەرکەوتنی زیاتر بە ئەنجامداد واروها کاریگەری دەبێت لەوەی کە زیاتر توانست و زانست و زانیاری وەربگرێت لە قوتابخانەدا بەگشتی لەو تەورێماندا باز لەو بابەتش دەکەین. بەڵێ عەزیزان لەگەڵ ئەوشتا کۆمەڵێک ویتی بابەتی ترمان هەیە پێشکەشتان دەکەین لەگەڵ تەوەرەکانماندا سەرەتاش بینەری پێشبینیەکانی کەشوها دەبین و بزانین گۆڕانکاریەکانی کەشوها چۆن.
عزیزان ئەمڕۆ تەوەری بابەتی یەکەممان وەرزشیە و بە تایبەت باس لە وەرزشی لەشجوانی دەکەین و دەپرسین ئاخۆ ئەگەر بمانەوێت ئەم وەرزشە بکەین پێویستە چ پلانێک دابنین چۆن ڕاهێنان بکەین چۆن خۆمانی بۆ ئامادە بکەین وەشان بەشانی ئەوەی کە وەرزش دەکەین پێویستە ڕەچاوی چی بکرێت هەم لە ڕووی خۆراک و خەوتن و کاتژمێرەکانی وەرزشکردن چکە دزین وەرزشکردن بابەتێکی زۆر بەسوودە پێویستە کە مرۆڤ هەمیشە گرنگی پێ بدا لە هەر تەمەنێکدا بێت دەتوانێت سوودی تەواوی لێ ببینێت و بە تایبەتیش ئەگەر بمانەیە بۆ لەشجوانی بیکەین کە ئێستا لای گەنجان خواستێکی زۆری لەسەرەوە گەنجێکی زۆر ڕویان کردوتە ئەم وەرزشە بەڵام ئێمە هەمیشە لە پامی ڕۆژەوە دەمانێت جەخت لەسەر ئەو بکەین کە چۆن هۆشیارانە بە شێوازێکی تەندروست بێت و ئەم وەرزشانە بکەین ئەمڕۆ ڕاهێنەرێک کۆمەڵێک ئامۆژگاریمان پێکەش دەکات سەبارەت بەم وەرزشە و کۆمەڵێک ڕێنماییمان پێدەدا بۆیە هیوادارم بینەری بابەتەکە بن و سوود لە زانیاریەکانی ئەو وەرگن ئەویش زۆر بەڕێز مامۆستا بێستون خەیرڵایە ڕاهێنەری لەشجوانی مامۆستا بەخێر بێ سپاس بۆ دەرفەتە مامۆستا لەشجوانیش وەرزشێکە کۆمەڵێک جۆری هەیە جۆرەکانی ورزشی لەشجوانی کامانن ئەگەر بینە سەر ئەو کەسانی کە ڕۆکەنەوەڵەکان سێ جۆر کەسانمانەیە کەسانەکەن بۆ تەندروستی یاخود بۆ چارەسەری سروشتی کەسانێکمان هەیە بۆ لەشجوانی کەسانێکمان هەیە بۆ کێشداگرتن ئەگەر بینە سەر فیئەکان ئێمە فیزیکمان هەیە لەشجوانیمان هەیە کە ئەوانیش چەند لەقێکی لێ بێتەوە بەو شێوێ زۆر باشە کاتە مامۆستا ئەوەی کە لە لەشجوانیەکەیە گرنگە ئێمە ئەمانەوێت جەخت لەسەرەوە بکەینەوە کە پێویستە چۆن خۆمان ئامادە بکەین ئەگەر بمانەوێ لە شێکی ڕێک و جوانمان هەبێت و بە تایبەت وەرزشی بکەین بۆ ئەوی کە لەشمان ڕێک و جوان یاخۆ مامۆستا هەر بۆ ئیزافی پرسیاری هاوکارم یان چ پلانێک دابنین کە بۆ منە گەنجەگیە دێت وەرشەکە دووسێ مانگ بەردەوامە بێت و دواتر واز لەم وەرشە بێنێت چی بکرێت کە قەنەعەتێکی وای لا دروست بێت کە ینی بەردەوام بێت چەند ساڵێک گەر بەردەوام بێت لەگەڵیان ئەتوانین بیکەین بە دوو باس پرسیارەکەی دادا زۆر جوان بوو پیلانمان چی بێت یان چۆن بتوانین بە خاوەن لەشێکی تەندروست لە هۆڵەکانەوە نابین بە خاوەنی لەشێکی جوان لە ماڵەوە لە چێشخانی ماڵەوە بەخاوەنی لەشێکی جوان لە چێشخانی ماڵەوە ئەتوانین ببین بە کەسێکی تەندروست وەرشەکە هاوکارە ئەمەکو جوابی بەڕێزە وەکو جوابی کاکەیش بەڕاستی زۆرمان هەنێنە هۆڵەکان وازان بە دوو مانگ بە سێ مانگ ئەبنە خاوەن جەستێکی بەهێز کە ئەمە بەڕاستی دوورە لە ڕاستیەوە توانین بڵێن خەرگیز ڕوونایەت وەرزش سەرەتا بێ بکرێتە پێداویستێکی ژیان ئەبێ بکرێتە پیلانێکی ژیان تا بتوانیت کەسێکی تەندروست بین نابێ بۆ دوو مانگ بە سێ مانگ یا شێوە لەشێک یا شەیپێک هەڵبژێری بڵێ من گەیشتمە و ئاستەیتر وازێنم وەرزش ئەبێ بەشێک بێ لە ژیان ئەو کات ئەتوانین بەردەوام بی ئەو کات ئەتوانی پێشش بکەی لە وەرشەکەیە مامۆستا بێستون کەسانێگەن کە دێنە ینی لە سەرەتایان دەست پێ دەکەن خێرا بە وەزنێکی زۆر قورس دەست پێ ئەەکەن ئەمە زۆرێک لە ینی وازانێت زووتر ئەوەی کە دەوێت پێی دەکات ئایا ئەمە ڕێگایەکی دروستە نەخێر ئەوە بەڕاستی و کێشەیمان زۆر هەیە توانین بڵێن کێشەی تریشمانی هەر بە هەمان شەوە لە بابەتی یاریزانی تازەکەی نەوەڵەکان ئێمە سەرەتا پێویستمان بە ئاشنابوون بە زاویەکانی ڕاهێنانە دواتر پێویستمان بە ئاشنابوون بە سیستەمی ڕاهێنانە دواتر خۆراکەمان بردەوە لە هەوڵ بین ڕێککەین و ئەنج بتوانین هێز بەکاربێنین سەرەتا منێشە تەشەن و جەم نەکرد بێت چۆن بتوانم هێزێکی زۆر بەکاربێنم یاخود زاویەی ڕاهێنانەکان نازانم چۆن بتوانم هێزێکی کە زۆربەی زۆریان تووشی پێکارە بن بەداخەوە ئەمە هەڵێکی زۆرەوە لەوەیش هەڵی گەورەترەوەیکە وازان بە خێرایی ڕایەنان بکەن زووتر پێگەن من زۆر جار بە فێرخوازەکان ئەڵەمە گەر ئیشێکە هەیە پەلەتە یا تەلەفۆنە بکراوە ئەگەر ئیشەیە بڕۆ ڕایەنان وان ناکرێ بەڕاستی ڕایەنان پێویستی بە تەرکیزە کە بە پەیوەندی بینی مێشک و ماسوولکە بەڕاستی دروستکەیت ئەو کات دەتوانین بیدە کەسێکی سەرکەوتو لە بارەکی خۆ لە دەرونیشەوە بێ بەتەواتی ئامادەبی بەدڵنیایی من زۆر جار هەبووە خۆم ئامادەکرێت بۆ ڕایەنان چوومەتەوە سێرەکەم لە ڕووی دەرونیەوەی سەعدادم نەبووە ڕاستە خۆشلەکان لەبەر کردەوە ڕۆشنوەتەوە کاتێک کەسێک دێتە هۆڵەکانی لەشجوانی ئەوەک سەرچی ڕێنماییەکەکەن ئەگەر بە تایبەتی بوێ لە بواری لەشجوانیە گرنگی بەخۆی بە و ڕاهێنانەکانی تایبەت بێبەوە ئەوە ئایا ئەمە جیاوازیەکی هەیە لەگەڵ وەرزشەکانی ترا و پێویستی بە ڕێنمایی تایبەت هەیە کە من بەڕاستی پێویستەکە ڕاهێنەرێک سەرپەرشتیاریم بکات و کۆمەڵێک شت هەیە پێم بڵێ ڕۆژانە سەرەتامە هەر فێرخوازەکەیەوە وەڵەکەمان بەڕاستی تێگەنی وەرچی لە ژوانی چییە دواتر ڕێنمایی یەکەین بەوەی کە تەنیا ئەم ماوەی سەرەتایە کە مانگێک یا دوو مانگە تەنیا فێریەوە بن کە چۆن ڕاهێنان بکەن فێری شێوازی گرتنی شەفت و دەمبڵس و بەکارهێنانی ئامێرەکان
کە ئەمە خاڵی گرنگی ئەم وەرشەیە چکەم هەر کارێک ئەساسەکەی گرنگە یاخود بناغەکەی گرنگە ئەگە بناغەیەکی هەڵەمان هەبوو بە دڵنیایی تا کۆتایی بە هەڵاڕۆین بۆیە ئێمە سەرەتا ڕێنمایمان ئەوەی دواتر تێگەینین کە لەشی تەندروست یاخود لەشی جوان لە چێشتخانەوەکو لە سەرەتایوتم وردە وردە ئێمە هەنگاو بە هەنگاو بێ لەگەڵی بڕۆین کەسێک فێرخوازێکی تازای تەلامە چ قەڵە و چ زەعیف ناتوانین ڕاستە خۆک و کەسێکی پاڵەوانی و کەسێکی پێشکەوتو ڕێنمایی بکەین ڕەنگە جاری وایە ڕێنمایکی سادەمان کردووە بتوتی مامۆستا فڵان کەس ڕێنمایی گەورەتری کردم ڕێنمایی باشتر نا ئەمە باشتر نییە ئێمە پێویستە هەنگاو بە هەنگاو بڵێ ستێپ بای ستێپ لەگەڵی بڕۆین ئەمە تۆنێ جاری شکالمان بە دروستەکات زۆر باش مامۆستا جیاوازی یاخود جۆری هەیە لە نێوان ئەم وەرشەدا بۆ نوەرشی فتنێسمان هەیە ئەمە ئێرۆبیکمان هەیە ئەم جۆرە وەرشانە ئەمان هەر لە قاڵبی لە جوانیان یاخود هەریەکەیان لە چی پێکدەوە جیاوازیان چییە لە نێوانیاندا هەمیان لە وەڵەکان ئاکرێن بەس فتنس بەڕاستی یەکێکە لە قورسەکان چکەم پێویستە بەردەوام لە دایتا بن ینی بە درێژایی ساڵەکان ئەبێ لە دایتا بن ئایرۆبیک زیاتر ئەو کەسانن کە حەزیان یا خولیان لیاقەیە یا جوڵەی زیاترە و تەندروستی باشتریش بێگومان لە جوانیش حەزێکی تایبەتە حەز بە لەشێکی گەورە و قەبارێکی گەوراکەن کە ئەمە لە ناو کووردا زۆر باوە یان لە هەموو جیانە باوە بەڕاستی چەند کاتژمێر پێویستەکەمە ڕۆژانە ڕاهێنان بکەین گەربمانەوە لە بوارە ڕاهێنان بکەین و ئایا ئەمە جیاوازی هەیە لە نێوان کەسێکا کە چەندها بوێ بە شێوازێکی ئاسایی لە جوانی ڕاهێنانی لە جوانیکە یاخود لەگەڵ کەسێکا کە بەشداری ئۆلۆمپیاد دەکا و ڕەنگە بێ زیاد لە پێویست لەشی گەورەتر دەربکەوە یاخود ماسکەکانی بەهێز بکە سەرەتا ئێمە ئەومان بیر نەچێت ڕاهێنانی زۆر مەرج نییە بە پێشکەوتنی باش ئەتوانین بڵین لەشەکە دیارەکە کەسێکە بە درێژایی چەند ساڵێک ڕاهێنانی کرد بە ڕۆژانە کاتژمێرە کاتژمێر و نیوێت بێگومان پێویستە زیاتر ڕاهێنان کە لە کەسێکە ساڵێک یا 2 ساڵە لە ناو بوارەکەیە ئەمە لەشەکە دیارەکات یاخود پیلانەکە دیارەکات بە کۆی گشتی ئەتوانین بڵین کەسێکی ئاسایی کە بێت لە بواری لە ژوانیاری بکات 45 خولەک بۆ کاتژمێرێکی بەسە و کەسێک ئەگەر بێ کێشدا بێت کاتژمێر و نیوێکی پێویستە بێ بەڕاستی مامۆستا زۆرێکەن هەتا هەنیەگەرە چەند ساڵێکیش ئەزمونیان نەبێت دەبینیم خێرایی وەرزشەکەن ینی خێرایی ئەو وەزدانە هەڵەگرن و دای ئەنێنەوە ئایا ئەمە زیانی دەبێت ئەوە سەرەتاوەزم باسمان کردوتم بەڕاستی هەنێک لە فێرخوازمان هەیە زۆر بە خێرایی یاریەکەن کە ناتوان هیچ پەیوەندێکی خۆیان لەگەڵ ماسوولکە بدۆزنەوە بەڕاستی ئەمە خاڵێکی زۆر گرنگە بیرمان نەچێت کە زۆر کەم باسەکرێت پەیوەندێکی لە بینی مێشک و ماسوولکە پێویستە ئەو پەیوەندێ بدۆزیتەوە هەتا ئەو پەیوەندێ نەدۆزیتەوە ناتوانین بەخاوی لەشێکی جوان ینی ئەتا ئەگەر لەو پەڕی مەشغەڵەتی شابیت ئەبێ ئاگداری ئەو پەیوەندێ بیت ئەو کات دەتوانی تەرکیزی تەواو بخەیتە سەر ماسوولکەکە و هەتا ئەگەر چاویشە نوخانە بێت هەمیشە باز لەوە دەکرێشان بەشانی وەرزشکردن کۆمەڵێک شتی تر پێویستە ڕەچاو بکرێت لەوانە خواردن و خەوە خۆراکە ئەمانە تاچانێک گرنگە و کاتێک دەڵێن خۆراکی تەندروست مەبەستمان لە چییە پێویستەکە یاریزانێک یاخود وەرزشکارێک خۆی لە چی بەدوور بگرێ ئەگەر بۆ نمونە من کاتێکی ناڕێک بخەوم ئەتوانم سود لە وەرزشانە بکەم کە ڕۆژانە ئەیکەم بێگومان وەکوتمان خۆراک خاڵی گرنگی لە جوانی یا تەندروستی ئینسانە بەڕاستی بەگشتی باسیکەین تەندروستی ئینسان بۆ کەسێکی ئاسایی ژوابێ ئەگەر بۆ کەسێک یاری بکەوت لەواچە دوو هێندە کاریگەری هەبێت بۆ کەسێکی ئاسایش بەڕاستی خواردن ئینسان تەندروستی ئینسان پێوەستە بە خۆراکەوە ئێمە بێ خۆراکەکەمان لە ژەمی کورت ینی ماوەکەم و ژەمی سووک پێگات بێت کەویش هەموو سەرچاوەکانی تیا بێت وەکو کاربۆیدرات پرۆتین کانزاکان بەجددی ڕیشاڵەکان ئەبێ هەموو ئەم سەرچاوانی تا بێت دووەگە سەرنج بیت ئەوانی کە پاڵەوان و لە ئامادەکاری و پاڵەوانی دیقەت بە کاتێکە ژەمی خۆراکە خۆن لە پاقلەمەنیتیاتی لە سەوزڵاتیاتی لە کاربۆیدرات وەک پەتاتە برنج ماکەرۆنی وزایدن لە گۆشتەکان تیاتی ماسی مریش گۆشت ئەمە وەکو سەرچاو وەرگرەکان کە پتێ وەریگری ئەوانیشی کە خۆتی لە پارێزی بێگومان بۆ منێکی وەرزشکار و بۆ کەسێکی ناوەرزشکار پێویستە خۆمان لە بەرهەمە نیشاسەکان بە دوور بگرین کە بەداخۆ ئێستا بەرهەمی گەنمەکانیش هەموو بۆ نیشاسە بەبێ خۆمان لە دوور بگرین ئەو بەرهەمانی کە لە شەکر دروست کراون و شەکریان تیا خۆمانی لێ دوور بگرین لە خواردنە خێراکانە بێ خۆمانی لێ دوور بگرین کە ئەمانە خاڵی گرنگی ئەم وەرشە ئێمە بە تایبەت بۆ تەندروستی مرۆڤ ڕۆنە بەستوەکان بەڕاستی ئەی لە ڕووی خەوە خەو بێگومان ساعت ح ساعت بۆ ساعت پێویستە بەڵام زڕوفی مرۆڤای لاتۆ بەڕاستی ئەوە مەشغەڵەت زۆر بەجاری وایە ینی ژیان وای لێ هاتووە کەسانێکمان هەن کە
شەوان کارەکەن کەسانێکمانێت تا درەنگانێکی شەو کارەکەن ئێمە ناتوانین عکس بۆتەوە بەڕاستی ناتوانین بڵین ئەمانە سوود لە وەرزش نابینن ئەمانە ڕێخستنیان بۆکرێ وەک لە زۆربەی وڵاتەکان کە خەڵکانێکمان هەن مسلمان و لە چەندی وڵات و وەرزشوانیشن پێچەوانەی شەو ڕۆژان بۆکرێت بە نمونە ئەو ساڵە کە پێما بە بیگڕامی بوو لە مانگی ڕەمەزانی پیرۆزا بوو نزیک بوو لە پاڵەوانەتیش پێچەوانەی شەو ڕۆژان بۆ کرد کە ئەمە جۆرێکە لە جۆرەکانی ڕێخستنی خۆراک و ژیان پێچەوانەی شەو ڕۆژی بۆکەن شەوەکەی بۆ خەنە ڕۆژ و ڕۆژەکەی بۆ خەنە شەو ئەوسا لە بابەتی خۆراکە زۆر جار باز لەوە دەکرێت ینی پسپۆرانی و بوارە باز لەوە دەکەن کە بتێ لەشێکی جوان و ماسوکێکی جوان هەبێت دەبێت لە سەدا هەفتا گرنگی بە خواردن و خۆراک دی لە سەدا سی وەرشایەمە تا چەند ڕاستە من پێم ما بێت 80 بۆ 85 خۆراکە ئەوەندە زۆرتر بەڵێ دواتر ڕایەنانە چکەم ئەمە تەجروبەی حیاتی وەرشی خۆمەکە زۆر کەسێمە تێناگە زۆر گرنگەم خاڵە لەسەری بۆستنیانی بۆچی خواردن ئەوەندە گرنگە کە بتێ لەشێکی جوانە هەبێت چاوریەکانە نەمێنێت ماسوولکێکی بێزە هەبێت ئێمە کاتێکە چینە ناوهۆڵەکانی وەرزش بێگومان ماسوولکەکان تەدمیرەکەین نەک قەبارەی بێنەی نەک دروستی بکەین ئێمە تەدمیرەکەین دواتر لە ڕێی خۆراکەوە بەڕاستی تەعمیرەکەین یا دووبارەی دروستەکەینەوە تا چەند ئەتەوێت لەشە پێشکەوێت پێویستە ئەو خۆراکی بیتێکە ماسوولکە پێشەخات کە قەبارێکی زیاتریاتێک کە هێزێکی زیاتر و زوو چاکبوونەوەیکی باشتریاتێ بۆ یەکەم هەموو جارڕنەی خۆراک بەچیە چێ من هەموو ڕۆژە بچمە ئەو هۆڵێکی لە جوانی و کۆمەڵێک ڕایەنانی زۆر بکەم و خۆراکی باشین بە نمونە خەڵکانێکمان هەن کە لە بواری بیناسازی کارەکەن ڕەنگە سێوەنەی منێکی وەرزشوان لە ناوەڵەکان ئەیلاک بن بەڵام چکەم سیستەمی خۆراکیان ڕێک نییە چکەم بە ڕێخستن نییە سێرەکەی ڕۆژ بە ڕۆژ لاوااسترە بن بۆ جوانترین نمونەیە پێما بێت باشە ئێمە پێش وەرزشکردن و دوای وەرزشکردن پێویستە کۆمەڵێک شت هەیە ڕەچاوی بکەین لەوانە بۆ منە ئەکرێ من بە نام بخۆم یەکسەر بچم وەرزش بکەم ئەو شتانە چین کە پێویستە کا پێش وەرزش و دوای وەرزش خۆمانی لێ پارێزین یاخود ڕەچاوی بکەین بۆی کە سوود لە وەرزشە وەرگین یاخود ئەو کاتێ یعنی وەنە بیستمان هەمیشاڵەن ئەگەر تۆ بەیانیان وەرزشە بکەی زۆر جیاوازە لەوەی کە کاتێک بیکەی کە کاتێکی درەنگ بێت بێگومان باشترین کاتی وەرزش بۆ کێشداگرتن بەیانیانە پێش ناخواردن مە باشترین کاتە لە بەروی جەستەی مرۆڤ لەو کاتە لەو پەڕی چالاکیە ئەو خۆراکانە چی بە بۆ من ناگونجە بەیانیان بڕم کەواتە لە دوای ژەمێکە توانم بڕۆم بە نمونە نیوەڕوانی عسران یا هیچ کاتێک گرنگە سەعاتی پێش ڕایەنان سەرچاوی کاربۆیدرات و سەرچاوی پرۆتینی وەربگرم بە ڕێژەی پێویست و دیاریکراوە کاتە کاتژمێرێکی خاند بێ کاتژمێرێکی خایان بێ و ئەو خۆراکە بێ کەمە لەشی من پێویستی پێێتی بۆیە من لە ئێستا پێم باش بوو بەسەر مەوزوعەکانە ڕۆین ڕێنمای هەموو وەرشوانەکەم کە خاڵی خۆراکیان بەلاوە گرنگ بێت هەمووان پێش وەرگرتنی کۆرسی ڕایەنان کۆرسی خۆراک وەربگرن چکەم بێگومان ئەوختە سوودێکی باشتری لێبین دوای ڕایەنانیش بە هەمان شەو پێویستان بە ڕێژێکی پێویست کاربۆهیدرات هەیە لەگەڵ پرۆتین و بابەتی سەوزەکان ئەوسە باسە لە پرۆتین و تەواوکەرە خۆراکیەکان کرد ئەمە لە چ قۆناغێکە ضرورن و لە کەیەکۆ دەبێت دەست پێ بکەن بە تایبەتی ئەم گەنجانی کە تازە پێدەگەن و یانوێ لەشێکی جوانیان بێت خێرا دەزەبن بۆ ئەوە لەگەڵ وەرچەکەی ئەمە ئایا زیانی دەبێت لە چه حاڵەتێکە ئەو تەواوکەرە خۆراکیانە بخورێت هەر خۆی ناوەکەی هێنا تەواوکەری خۆراکی ئەو کاتی خۆراکە تەواو نییە گرنگ نییە وەرزشوان یا وەرشوانی ئەمە ڕای منە ئەمڕۆ یا لە ڕابردوو بیستمان و چەند جار لێدوانی لەسەر دراوە بەداخەوە کەوکو شتێکی مەترسیدار یاخودۆکو بۆمبێک باسی لێکراوە تاوکەری خۆراکی بەڕاستی نایخۆی بەخۆیەتی تاوکەری خۆراکە ینی بە نمونە مناڵێکمان هەیە تازە لە دایکە بێ شیری دایکی کفایەتە بووی بەڵام دواتر کە گەورە بێ مناڵە قەبارەی گەورە بێت دایکەکەم مەجبورە تاوکەری خۆراکی بۆ بەکار بێنێت تاوکەری خۆراکی جا هەمان ئەو تاوکەری خۆراکیە کە ئێمە وەرشوان بەکارێنین وەرزشیش ناکە تاوکەری خۆراکی بۆ بەکارنکەوی شیرە شیری قوتوب لە پرۆتین و کۆمەڵی بابەت بەڵێ بێگومان ئەوەیە بەس بەو تەمەنێ کەوابێ ئێمەی لە جوانیژە ئێمەی وەرزشوانیش کاتێک ئەزای خۆراکمان بەشی لەشمان نییە کە ئەویش کەسێکی شارەزا لە بوارەکە توانێت تەخسیسیکان نەک یاریزانەکە خۆی بڕی پێویستی پێناگات و کات و مەجای نییە یاخود مەعیدەی ئەو یاریزانە هەرەوە هەڵەگرێ ناچار تاوکەری خۆراکی بەدابنێت کە ژەمێکی سووکە و ژەمێکی تەواو پێویستە بۆ لەشی کەوابێت لە هەموو کاتێک هەتاگە وەرزشوانیش نەبێ ئاساییە
باشە سەرڕای بەکارهێنانی ئەو جۆرە پرۆتین و تاواکەری خۆراکیانە زۆر جار دەبینین لەبەرەوەی ئێستا گرنگی زۆر بە بابەتی لە ژوانی و ئەوانە دەدرێت وزە بەخشمان زۆرە کۆمەڵێک داو دەرمانمان هەیە لە ئۆنلاینەکانە دەفرۆشێ علەساس ئەمە جێگرەوەی ئەو وەرزش و ڕاهێنانەیە خۆ تاواکەرێکی باشە ئەمانە تا چەندێک گرنگە وەرزشوان ڕەچاوی بکات و هۆشیارێکی هەبێ سەربارەت بەکارهێنانی ئەمانە نەک ئەوەی کە هەر لە خۆیەوە هەر شتێکی بیست کە باشە یەکسەر بەکاری بهێنێت یاخود زۆرجار دەرزی بەکاردێن بڵێ ئەوە دەرزەکان بابەتێکی ترە ئەویش بەڕاستی بابەتێکی ترە ئەو بابەتێک کە جەناب فەرموود بە نمونە نازانم حەبی کێشدا بەزان و حەبی قەڵەوی دەم و چاو مە ئەسڵ ئەساسی نییە ئەگەر ئەسڵ ئەساسی هەبووە لە شوێنێکی باوەڕ پێکراویان فرۆژ نەکرد لە ئۆنلاین ئەگەر وزە بەخش بەکاربهێنی علەساس ئەمە هاوکاری تەکاس باشتر ڕاهێنانەکان بکە ئێمە لە ڕووی وزە بەخش شتێکی ئاسایی ینی وزە بەخشمان هەیە ئەتوانین بە معنایەکی تر بڵین تاقەیە کە ڕێژە کافین و بێتە ئەلانین و کۆمەڵێ بابەتی تریتیایەکە هیچ زیانێکی نییە مەسەن بۆ نمونە من قاوەیەکە خۆمەوە پێشڕایەنان ئەو تاوکەری یا ئەو تاقەی کە وەکو تاوکەرێک دانراوە ئەی خۆم پێشڕایەن هەمان کافینی تایە ڕێژەیەک بێتە ئەلانین تایە کۆمەڵی ڤیتامینای تایە ئەمە ڕەنگە زیانێکی وای نەبێ بەڵام ئەوەی کە ئیبینم لە ئۆنلاین ئەفرۆشتێت بەڕاستی مە بۆ کێشداگرتنەوە بۆ دەمچاق قڵەوکردنەوە من بۆ فڵان شوێن ئەسڵ ئاساسی نییە چکەم هیچ ئەندامێکی لەشی مرۆڤ بە جیاواز و بە تهدیدکراوی نەزیادەکە نەکەمەکە ئەمە لە ڕێگای سوڕی خوێن و کۆمەڵە چالاکی لە بەڕۆناتن دروستەکەی ئەم زیاد بوون کەم ئێمە کۆمەڵە بەرەمانی ئەڵێ لە ماوەی چکەمە 7 کیلو یا 8 کیلو کێش زیاکات بەمە بە زانستی باسیکەین نەک بەڕاستی هەروە بەو شوێ بەسەرا بڕۆین ئەمە خاوکردنەوەی ئەرک و فەرمانەکانی گورچیلێ و گەڕاندنەوەی ئاو بۆ ژەر پێست لە ماوەی چەند ڕۆژێکە 7 کیلو 8 کیلو یا 6 کیلو ئاو لە ژەر پێستا کۆکاتەوە وەکۆی کە بینیمانەڵە بە گرنتی لە ماوەی 15 ڕۆژە 7 کیلو کێشداکردن بەڵێ منیش گرنتیەکەم کە 7 کیلو کێشداکەی بۆ لەبەری ئاو لەژێر لەژێر پێستا کۆ بێتەوە بە هەمان شێوە پێچەوانەکەیشی ڕاست کە ئەڵێ لە ماوەی 15 ڕۆژە 7 کیلو کێشداگری بێگومان ئەویش لە ڕێ ئەدرارەوە ئاوی لەشدا ئەبەزێنێت چەوری نییە تەنیا ئاو خوێی کاتە بۆ خۆراغا و کێشەدا بەزەن یان زیایەکەی بەڵام دوای ئەوە گرنگە کە تووشی کۆمەڵێک نەخۆشی و مزاحفات بەڵێ یەکەم شوێن گورچی لەمانە بەڕاستی بۆ هەردوو بوارەکەیان بینە سەر بابەتی دەرزیەکەش دەرزی ینی یا بڵێ هۆرمۆن مەرجنی هەمووی لە ڕێگەی دەرزیەوە بێت ئەمە حاشاوەگرەکە لە تەواوی جیهان بەکارێت پاڵەوانەکان بەڵام لە ژێر ڕێنمایی چیە عشوایی نا لە ژێر ڕێنمایی کەسێک بۆ کەسی پێویست کەسی پێویست چییە؟ کەسی پێویست بامە ڕازگۆ بین ئەو کەسانی کە پاڵەوانێتیەکەن پێویستیان پێێتی ڕێژەی خۆی هەیە بەڵام ئەویش لە ژێر ڕێنمایی کەسی زۆر شارەزە یعنی بەڕاستی من بەداخەوە ڕۆژانە کۆمەڵێک لە دوانە بینم کە جێی داخە مەسەن بۆ نمونە ئێمە با ئیشەکە لە دەرەوە یاسایش بێت یاخود زیانی هەبێ بەڵام ناکرێت زیانەکانی گەورەتر لە خۆی پیشانی بێت یان ناشرینی بکەنەوە کەسانی کە بەکارێنەرن وەکۆی لەم ڕۆژانە لە چەند شوێنێک منم بینی و بەڕاستی هاوکاری خۆشم بوون کە باس کراوە گوایە لە ڕێژەی نەزۆکی و من پێم وانە ئەمانە بەم شێوەیە بن بخۆم پاڵەوانم بەڕاستی بەڵام هەستەکەم زیاتر شێوازی بەکارهێنانەکە شێوازی بەکارهێنانەکەی ڕاستە بەڵێ ئێمە زۆر کەسمان بینێسە شۆفێرێک ئۆتۆمبیلێکی بەرەدەست نەتوانێت وەکو پێویست لێخۆڕی بکات کەوابێت لەوانێت چەند کیلۆمەترێک نەڕات تووشی پێکەدان بێت ئەم وەرشەیەمەش لەو بابەتیانە بەو شێوەیە من پێم وانە نەزۆکبوونی ڕاهێنەرێک یا پاڵەوانێک یا کەسێک کە لە بوارەکە بێ هۆرمۆنی بەکارێنەوە هەمان نەزۆکی کەسێکی ئاسایی نەبێت ئیمڕۆ بە ڕێژێکی بەرچاو بەربڵاوە زۆر باش مامۆستا تا چەند ئەم جۆرە وەرشە ڕۆژانە ئەنجام بدرێت لە نەخۆشی دەمان پارێزێت یاخود کەسێکگە نەخۆشیێکی هەبێ ئەم وەرشی ئەنجامدا بێ و نمونەتانە بێ وردە و دە نەخۆشێکی کۆتایی هاتووە یاخود بەرەو چارەسەر ڕۆشتەوە سپاس بخوا ئەم وەرشەی ئێمە ئەتوانین بڵی وەرشی دایک هەموو وەرشەکانی تر بێ بگەڕێنەوە وەڵەکانی ئێمە بۆ ڕاهێنان و نمونەمان زۆر زۆر لایە کە کەسانێکە بوون پزیشکە بەڕێزەکان پێشنیاریان بکرۆکە ئەبێ نێشتەرگەری فقراتی بکە و ئێستا سپاس بخوا چەند نمونەیەکشمان لایە بەنێنین کە سپاس بخواسە ئەیبیان نەما و گەڕانتەسە ئیش و کارین هەتا یان هەیە ناتوانین بڕۆ بەڕێگە چەندمان بین لەسەر ئەربانە بۆ بەڕاستی ئەوەیش بە هەمان شێوە من چەند ڕایەنەرێک بە تایبەت شکە بم کە ئیشیان ئەوەیە بەڕاستی چەند خەڵکێکیان هێناوەتە سەر پێی خۆی کە بێهیوا بوون هەندێجار و ئەوەی کە زۆر زۆر ئاسانە لە وەرشی لە جوانیا زوو تەندروستی بگەڕێتەوە جێی خۆیش شەکر و چەوری خوێنە بەڕاستی
مامۆستا کۆمەڵە وەرزشی ترمان هەیە جیاواز لە ژوانێکە کە پێویستە کۆمەڵێک ڕاهێنان بێ کەسێک هەیە بۆ خولیا حەزی خۆی ئەمە دەکا هەر بە نمونە یاری باسکە بێ با لە بێت تۆپی پێ بێت یاخود کۆمەڵێک وەرزشی ترمان هەیە دەتوانرێت لەگەڵ یاری لە ژوانیە ئەم وەرزشانە بکرێ ئاساییە هیچ کێشێک بۆ کەسە دروست ناکات بۆ کێشەی بۆ دروستکە پێچوانەوە پێویستە یاخود ئەتوانین بڵێن ئیجبارە بەوەی کە بێت وەرشی لە جوانی بکات نمونە زۆر لە ناو هۆڵەکانن یاریزانی بۆکسن کیک بۆکس باسکە یعنی هەمان یاریزانی تۆپی پێکە بینی ومانە هەتا ئەستێرەکانی تۆپی پێ هەمان ڕایانانی لە جوانیەکەن زۆر پێویستە نەکەر ئەوەی کە بە خاڵێکی لاوازی دابنین بێ بە خاڵێکی بەهێزی پێشکەوتنی خوانی دانن لە بوارەکەی خۆشیانە بۆ مەلەوانیش شتێکی باش ئەگەر بۆ منە کەسێک بێ هەم ڕاهێنانی هۆڵەکان بکات و هەمیش مەلەوانی بێگومان هەم ئێمە بەڕاستی پێویستان بە مەلەوانی هەم مەلەوانی پێویستی بێمێ ئێمەش ئەم هەموو ڕاهێنانە بەردەوام بە درێژایی ساڵ پێویستە ڕۆژێکمان هەبێت ڕۆژە تەرخان بکەین بۆ باسکە بۆ مەلەوانی بۆ تۆپی پێ بۆی کە لە ڕاهاتنی بڵێ ینی تۆزێک لەو قاڵبە بچینە دەرەوە بەڵێ لە ڕۆتینێکی لە ڕۆتینی هەمیشەکان دەرچین هیچ نەبێ بۆ ماوەی ڕۆژێکیش بێت زۆر باش مامۆستا تا چەند لایەنە پەیدارەکان حکوومەت هاوکاری ئەم جۆرە وەرشێ تاوەکو پاڵەوانانمان لە جیهاندا بناسیێنرێت ینی بەجددی زۆر جار دەبینی لە سوۆشیال میدیای پاڵەوانێک گەر لە بۆکسێن بە یاخود لە جوانی بێ پلەی نازام چەند نەمیشی بەدەزێنا هەموو فەیسبوک و پرۆفایل و هەمووی ژنێکە بێتەوە کوڕێکەوە ئاڵای کوردستانی بەرز کردوێتەوە ینی ئەوەنە خەڵک پێی خۆشە بەڕاستی تا چەند حکوومەت هاوکاری ئەمەیە هاوکاری ئەوەیە کە زیاتر پاڵەوانەکانمان بە جیهان بناسیێنێت تێدا بەشدار بن بەداخەوە نەک بە جیهان ناناسێت ئەتوانرێن بڵێن بە خەڵکی خۆشمان ناناسرێنێت بە نمونە من کچەکەی خۆم پاڵەوانی ئاسیایە یەکەم کچە لە مێژووی عێراق کە بتوانێت لەسەر ئاسیا لە پاڵەتی ئاسیا بەشدار بێت و بزات ئەنجامێ بێکە پلەیمێنە لیاری بۆکسن نەکرد بە جیهانن سپاس نەکرد ڕێزیەوەی بەدانراکە ئەمە لە مێژووە یەکەم کچەخ بەڕاستی ئەمە شتێکی تایبەتە بەڕاستی ڕێزیەوەی لە نەگیرا کە کچێکە و بەو تەمەنەکەمەی خۆیەوە توانی بکاتەوە زۆر جابێتەوەی ناومێدی و کەسی کە وەرشەوانیشە بەڕاستی ینی بەدەستی خۆی نییە ئەگەر من خۆم وەرزشوان نەبوومایە دەو مستەوایە نەبوومایە بێگومان کچەکە مەسەوازیە نابوو بەڵام خۆم پاڵپشتێکی باشم بووی ئەم حکوومەت بووم هەم لایانی وەرشی بووم هەم حیزبش بووم بۆی سەرقاڵبوون بەشتی لاوەکی سەرقاڵبوون بەو شتانی کە بەداخەوە کە ئێمە پێویستمان پێینێ و پێویستە دژی بڵستینەوە بە نمونە ئمڕۆ سوۆشیال میدیا و یاخود هەندێک لە کەناڵەکان ئەوەی سەرقاڵم بە کەسانێکەوە نەک پێویستنی بۆ کۆمەڵگا لەوانەیە زیانێکی یەکجار زۆریان هەبێ بە کۆمەڵگا گرنگیان زیاتر پێ دێ بەڕاستی ئاین تاسە دوو کەسی ئاوا سەرکەوتومان نبینی و لە میدیاکانەوە بهێنرێن گرنگیان پێ بدرێن مقابلەیان کرێ بەڵام کەسانێکی هاکەزایی دەبینین ڕۆژان لەسەر میدیاکان لە ناو سوۆشیال میدیایە باسییان هەیە نمونێکی زیینوترێ بە بێنمەوە من 25 ڕۆژێک پێش ئێسا خۆم و سێ پاڵەوانی هاوڕێم کە لە ڕێزی هەڵبژاردەی عێراق ڕۆشتین توان گەشتن بە ڕێزی هەڵبژاردی عێراق ئەرکێکی وە ئاسان نییە دواتر بەشداری کردمان لە پاڵانتی مستەر یونیڤێز واتە سیدلکەون بۆ بەدەستێنانی چەند ئەنجامێکی یەکجار بەرز مەسەن بە نمونە کاگنێچیری هاوڕێم پلەی یەکەم لەسەر ئاستی وەزنی خۆی و بۆ بجایدەن پاڵەوانەکان بەندە بە هەمان شێوە هەردوو هاوڕێکەمان ئەوانیش بە ئەنجامی بەرز پێشوازێکی و هەمان نەبینی بەڕاستی کە ماندۆتیمان دەرچێ بەداخەوە هەرچەند ئێمە بۆ خۆشەویستی خەڵکو و بۆ حەز و خولای خۆمانێکین بۆی من زۆر جاگلیان لێ ناکەم ئەوانش سەرقاڵی کەسابەتی خۆیان یان دوا ڕێنمایی چیە بۆ کەسانی کە دێنە ئەم وەرشەوە لە نێو هۆڵەکاندان ڕێنمایی چیە بە تایبەت بۆ گەنجان پەلەنەکان یان چی چۆن وەرزش ئەنجام دەن ڕێنمایم بۆیان ئەوەیە بەڕاستی ئەم وەرشە وەرشێکی بەڕاستی ئەبێت توانامان هەبێت لەگەڵی تااقەتمان هەبێت لەگەڵی واتە نەفەس درێژ بین وەرشێک نییە ئێمڕۆ من چوومە ناو هۆڵەکە هەفتێکی تر پاڵەوان بم تەنیا ئیرادیان هەبێت توانای بەرداوامبوونیان هەبێت زایدەن کاتێکی بۆ تەرخانکەن وەکو یەکێک لە خاڵە گرنگەکان یاخود یەکێک لە کارە گرنگەکانی ڕۆژیان دەستنیشانی بکەن ئەو ماوەیە تەنیا ئەو کاتژمێرە بۆ تەندروستی خوان بۆ لە ژوانی خوان دیاریکەن سپاس بۆ زانیاری و ڕێنمایەکانە بۆ مۆستا خێرەڵا ڕاهێنەری لە جوانی سپاس بەڵازان و خۆشەویستان لە شارەزوور کۆتایی خولی هاوینە دەستگەنووری حکمە پێستاوە کە بۆ منداڵان و نەوجەوانان ئەنجام درراوە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین لەو بارەیەوە
قورآنەکەم ئەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستی سۆران سەلاحم بەڕێوبەری لقی شارە زوری دەستگای ڕۆشنبیری نوری حکمە ئەم ئاهەنگەمان ساز کرد بۆ دوو جیل لە خوێندکارانی لەخەکەمان وەک معلومی جەنابتانە نوری حکمە لە چەند بەشێک پێکاتوە بەشێکمان هەیە لە ناو نوری حکمە نەوجوانان مناڵان و نەوجوانانی پێوترێ بە درێژایی ساڵەکە ئەخوێنن لە کۆتایی ساڵە ئاهەنگێکی لەم جۆریان بۆ ساز دەکەین بۆ ئەوەی تەشجیعێک بێت پاشان لە خۆناقێک و ئەچنە خۆناقێکیکە پاشان ئەمە کۆتایی خولی هاوی نەبوو ئەم سێ مانگەی هاوین هەم خوێندکارانی لەقەکەمان و هەم چەند خوێندکارێکی کەش کە پێشتر ڕیکلامان بۆ کردبوون و ناویان تۆمار کردبوو لە خولێکی سێمانگیا بەشداریان کردبوو بۆیە بە پێویستمان زانی لە کۆتایی خولەکە ئاهەنگێکی بشکۆلانی خنجیلانیان بۆ ساز بکەین و خەڵاتیان بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستی نێو دڵ و دەروونم خۆشەویستی سلام نام ئەحمەدە خوێندکارمە لە دەستگای نوری حکمە سوپاسی دایک و باوک مەگەم سوپاسی مامۆستاکان مەگەم کە هاوکارم بوون لە دەرس خوێندنمدا کە هەموو شتێکیان بکردن لە فێری پەروەردەیەکی باشیان کردین زۆر سوپاس بۆ سەرجەم مامۆستاکان چیت خوێندن نوری حکمە وەڵا قورئان دەخوێنین و فێری پەروەردەیەکی باش شیفای تۆ بۆ ئاهی سەردەم قورئانەکەم ئەی چراکەی بینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورئانەکەم ئەی ڕووناکی ژینم دایک و باوک ئەبێت دوعای خێر بکەن بۆ مناڵەکانیان و مناڵەکانشیان گوێن لە دوعا خێرەکە بێت کە دایک و باوکیان بۆیانەکەن مناڵەکانتان ئەبێ ببینن لێتان چۆن لە ئامێزیان ئەگرن و بە قوربان و بە ساقیان ئەبن و چۆن ئەم لاولایان ماچەکەن مناڵەکانتان ئەبێ هەست پێ بکەن کە خەمێکی زۆریان نەخۆن باوکانی بەڕێستەنهانان پیاکردن مەرج نییە بۆ منداڵ دایکانی بەڕێستەنها نان بەدەمەوەکردنی منداڵەکان بەس نییە بۆ منداڵ بەڵکو و پەروەردە پرۆسەیەکی قورس و ئاڵۆز و سەخت و گرنگە پێویستە دایکان و باوکان بە دیراسە و ممارەسەی بکەن ئەگەر نا با منداڵەکانیان تەسلیم بە هەندێک پسپۆر بکەن لە بواری پەروەردەیە وەکو ئەمڕۆ لە دەستگای نوری حکمە سپاس بۆ خوا پەیڕەوەکرێ خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستی نێو دڵ و دەروونم خۆشەویستی نێو دڵ و دەروونم وەرەسڵاتان لە بێدازان و خۆشەویستان وەکو پرۆژەکانی دیکە کە لە شار و شارەشەکان ئەنجام دەدرێت پرۆژەیەکی دیکە
کە خزمەت بە فەرموودەکانی سەروەرمان دەکات صلی الله عليه وسلم و زیاتر گەنجان و منداڵان ئاشنا دەکات بە فەرموودەکان لە کەلار و لە گەرمیان پرۆژەی بەهرە لە گەرمیان ئەنجام درراوە کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوکاری مەڵبەندی کۆمەڵی دادگەری گەرمیان لەوێ ئەنجام درراوە بەگشتی باز لەم پرۆژەیە دەکەین و باز لە گرنگی ئەم پرۆژەیە دەکەین بزانین چەند قوتابی تێیدا بەشدار بوون و دیاریەکان چین کە پێشکەش بە قوتابیەکان دەکرێت بەگشتی باز لەو پرۆژەیە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز سۆران عەبدوڕەحمان بەرپرسی ناوەندی گەرمیانی ڕێکخراوی قوتابیان مامۆستا سۆران گیان سڵاوی خوا لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش خۆی گەورە پاداشی خێرتاندات و سپاس بۆ پەیامیش بۆ ئەم دەرفەتێک کە بۆمانی ڕەخساندووە. زۆر سپاس مامۆستا گیان ئەگەر باز لەم پرۆژەیە بکەنم پرۆژەیەتان لەکەیەوە بە ئەنجام گەیاندا ئایا ئەمە یەکەمین پرۆژەتان یاخود ساڵانی ڕابردوو پرۆژەی هاوشێوی ئەم پرۆژەیەتان هەبووە؟ دووبارە سوپاس بۆ پەیام بۆم دەرفەتە. ئێمە لە ڕابردووان پرۆژەمان بە هاوکاری حەوت برای بەڕێز دامان مزراندووە. پێشووتریش تاقیکردنەوەی ئەم جۆرەمان کردووە لەسەر کتێبی پێغەمبەرەکەت بناسە ئەویش تقریبەن هاوشێوەی ئەم بە حکومەت لە هەرێمی کوردستانە لە هەموو ئاستەکان لە هەموو ڕەگەزەکان بە لێشاو دڵیان بۆ ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. هێمەش پێمان خۆش و بە بەرنامەیەکی جیاوازتر لەو بابەتی حەدیسەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام هەر نزیک بێ لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە عەلەیهی سەڵات وسەلام کە بریتیە لە مەکانی ئەو نزیک بوون. ئەم کتێبمان هەڵبژار کە لە 27 بڕیاری تاقیکردنەوەکەماندا کە لە 2/9 ئیمتیحانی تا بکرێت. ئەوە بوو بەهۆی بەهای فەرموودەوە کە لە 19/8 ئیمتیحان کریا خەڵکێکی زۆر دوای ئەو ئیمتیحانی ئەویان کرد تەکلیفێکیان کرد کە کاتەکەی درێژ بکرێتەوە بۆ بەشدار بێ و بە نمەتێکی زیاتر و خەڵکێکی زیاتر بەشدار کە ئێمەش پێمان خۆش و کاتەکەی بخێنە 16/9. الحەمدوللا بەهۆی ئەوەی کە لەو ماوەی کە درێژمان کردووە خەڵکێکی زیاتر تیا بەشداربووان نزیک 3000 خەڵک بوونەوە کە دوێکە تاقیکردنەوە کرا لە گەرمیان لە چەند شوێنێک لە کفری و لە ڕزگاری و لە باوەنور و لە گەرمیان بە بەشداری 3000 کەس تاقیکردنەوەکە ئەنجام درا. مامۆستا سۆرانەمە تایبەت بوو بە ناوچەی گەرمیان و ئایا تاقیکردنەوەکە تەنها لە فەرموودەکانە بوو یاخود ژیانی پێغەمبەریش بوو درودی خوای لەسەر بێت؟ صلی الله علیه وسلم. بەڵێ بەست تاقیکردنەوەکە بە سنووری گەرمیانی کردەوە ئەو ناوچانەی کە سنووری گەرمیانە و تاقیکردنەوەکە پەیوەست بوو بە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام لە ژیانی سەحابەوانە لە ژیانی حەدیسەکانە ژیانی سەحابەکان بوو. کتێبێکی کورت و پوخت بوو نزیکەی 7 لاپەڕە بوو کتێبێکی ناوازە بوو بە حەقەت و خەڵکیش بە ئیجابیەوە وەریان کرد بە نەشاتێکی زۆرەوە بە پیری کتێبەکەەوە هاتن. سەرەتا خەڵکێک کە بەڵاومان کردو خەڵکێکی زۆر هاتن بەرەو پێشەوە سوپاس بەخۆی گەورەوەی کە باسم کرد نزیکەی 3000 بەشداری بوو. بەڵێ کتێبەکە زیاتر لە باسی ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئەوانەی چواردەوری بوونە لەو سەحابانەی کە لەگەڵیا بوونە لەو سەحابانەی کە حەدیسیان لێگەڕاوەتەوە لەو سەحابانەی کە مژدەی باشتیان پێدراوە لە منداڵەکانی لە کچەکانی لە کوڕەکانی لە سیری ژیانی خۆی نانی کەسوکاری وەکو سیرە وەکو نەسەبی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو خواردنەکانی وەکو جلوبەرگەکانی وەکو شمشێرەکانی وەکو ئاژەڵەکانی وەکو کار و پیشەکەی هەموو ئەم کتێبە ئەم بابەتانی لە خۆی گردو بوو بەڵام کتێبێکی زۆر پوخت و کەم بوو. مامۆستا بۆچی بەجیاواز لە پرۆژەکانی دیکە کە زۆرێک پرۆژەمان بینیوە تایبەت بوو بە فەرموودەکانی سەروەرمان صلی الله علیه وسلم بۆچی ئێوە گرنگیتان بەم بابەتە داد ینی بۆچی ئەم بابەتەتان هەڵبژات بۆ قوتابیەکانتان ینی ئامانجی ئێوە چی بوو لەو بابەتەدان؟ سوپاس بخوای گەورە ئێستا لە هەرێمی کوردستانە بەهۆی ئەم تاقیکردنەوەانە کە پێشتریش باسم کرد خەڵکێکی زۆر دێت و
و زۆربەی تاقیکردنەوەکانیش نزیک بوو لە حەدیثۆ ئەوەی بەهای فەرموودە هەبوو مەسەلەن لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە زیاتر لە بابەتی حەدیثەکان ئیمتیحانەکرێت لەگەڵ ئەو کەسەی کە دانەری ئەم کتێبە بوو کە ئەویش وەرگێڕانی کردووە لە کەسێکی عالمێکی کۆیتیە پێمان خۆش بوو تەکلیفێکی لێ بکەین کە ئەم کتێبمان بۆ وەرگێڕێ بۆی ئیمتیحانی تیا بکەین جیاواز بێت لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە ئەو بابەتانەی کە ئەکرێ حەدیثە ئەمەمان هەڵبژارد هیچ نەبێ جیاوازیەکی ئەوتۆی هەبێ لەگەڵ ئەو تاقیکردنەوەی کە لە هەرێمی کوردستان ئەگرێ عموما ئێستا وایە زۆربەی ئەو تاقیکردنەوەانە کرێت لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام زیاتر حەدیثە ئێمە پێمان خۆش و شتێکی جیاوازتر هەڵبژێرین کە لە پێشووتریشە کە باسم کرد کتێبی چۆن پێغەمبەرەکەت بناسی ئەویش هەر باسی ژیانی ئەکا بەڵام بە جۆرێکی تر هەمووی پرسیار و وەڵامە باس لە ژیانی خۆی و ماڵ و منداڵ و ژیانی سەحابە و ژیانی کۆچەری و ژیانی سەفەرکردن لەگەڵ هاوڵەکانی ئەوانش هەمووی خۆیەتی بەڵام لە بابەتی پرسیار وەڵامە کتێبێکی زۆر پوخت و ناوازەیە هاتی لەسەر ژیانی ئەمەش بە حەقیقەت کتێبێکی زۆر ناوازە بوو نزیک بوو لەو کتێبە بەڵام بە جیاوازەیەکی زۆرتر کە بتوانین ئەم ئیمتیحانە جیاواز بێت لەو ئیمتیحانانەی کە زۆر جار حەدیثەکانیە بۆی زۆر جارە و حەدیثە و کتێب و تاقیکردنەوەی کە ئەگرێت لە بابەتی حەدیثە زۆر مەسەلەن لە حەدیثاکرێ زۆر شتەکان لە یەکۆ نزیکن ئێمە حەزمان کرد بە جیاوازی لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لەم کتێبە ئیمتیحانی ئەم کتێبە بکەین بۆی کە خەڵکێکی زیاتر بەرەو تاقیکردنەوەکان بێت تایبەت بوو بە چ چین و توێژێک تەمەنەکان دیاریکرا بوون ڕەگەزەکان دیاریکرا بوون کە بتوان بەشداری بکەن لەم پرۆژەیە ئێمە سەرەتا بڕیارماندا کە بۆ هەموو چین و تۆژەکان بێ ناکرێ ئێمە چینێک مەحروم بکەین چونکە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پەیوەستە بە بگومان دیارە مەسا باسی کرد گرنگێکی زۆر ئەدرێ بە ژیانی پێغەمبەر و فەرموودەکانی و ئەو ڕێبازێک کە پێغەمبەرمان سەروەرمان درودی خۆی لەسەر بگرێتێ بەر و ئێستا ڕەنیشاندەرێکە بۆ ئێمە خۆشبەختانە لە زۆربەی شار و شارۆچکەکانە ئەمە گرنگی پێدەدرێ و چەندین پرۆژەی ناوازە و تایبەت هەیە لەمانەش بەهرەیەکە جیاواز لەوە و پرۆژانەی ترکە تایبەت بۆ بە فەرموودە ئەمەیان تایبەت بۆ بە ژیانی پێغەمبەرمان درودی خۆی لەسەر بێ کارێکی ناوازە و دەستپێکێکی زۆر جوانە زۆر باشە ئەهۆنیا ئەوەی کە جیاوازی هەبوو لەم پرۆژێدا ئەوەیە کە خۆی مامۆستا ئاماژەی پێکرد گرنگ بوو بۆی کە ئەو کەسانی یاخود و قوتابیانی کە تیایدا بەشدارن ئاشنا بن بە ئەو هاوڵانی کە خزمەتیان بە پێغەمبەری عەزیزمان کرد صلی الله علیه وسلم وەروەها بەگشتی ژیانی سەروەرمان صلی الله علیه وسلم دەگەڕێن و لای میوانەکەمان مامۆستا یاموو بورە دیارە دەنگی تۆ بەباشی نەهاتە لای ئێمە هاوکارم پرسیاری ئەوەی کرد کە ئایا تەمەن دیاریکرا بوو لەم پرۆژەیەوەدا یاخود هەموو کەس دەیتوانی تێدا بەشدار بێت وڵای ئێمە وەکو لیژنەکە کە بڕیارماندا هەموو تەمەنەکان تایە بەشدار بێ ناکرێت جیلێک مەحروم بێ وسپاس بۆ خۆی پرتگارەوەی کە دیۆکە دوێنێ بینیمان لە منداڵ لە ئافرەت لە پیاو چی بە تەمەن چی بە منداڵیش گشتی تایە بەشدار بوو و ئێمە خۆشمان پێمان خۆش بوو چونکە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پەیوەستە بە ژیانی هەموو مرۆڤایەتیەوە نانی پێویست نییە بە جیلێکەوە بە تاقمێکەوە بە کۆمەڵێ خەڵکی تایبێتەوە و کتێبەکەیش هەموو بابەتێکی تیا بوو و ئێمە بۆیە دیاریمان کرد بەسەر هەموو بابەتەکان مەسەلەن یا هەموو جیلەکان بۆی کەس مەحروم نەبێ لێ و هەموو کەسێکی شتیایە بەشدار بوو بەڵێ بەداخەوە ئەمە یەکێکە لەو گرفتانی کە زۆر جار ڕوو دەدەن بۆی زۆر باش نەبوونی ئەنتەرنێتەوە لە دەرەوەی شارەکاندا ئەم جۆرە گرفتانەمان بۆ دروست دەبێت میوانەکەمان ئەگەر گوێبیستی ئێمە بێ مامۆستا دەمێ پرسیاریەوە بکەم لەم پرۆژێ ئێوەدا کۆمەڵی دادگەری مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری چۆن هاوکاری ئێوەی کرد یاخود لە پرۆژەکانی هاوشێ ئەوەدا ئەم پرۆژانەدا چۆن هاوکاری ئێوە دەکەن سوپاسی مەڵبەندی گەرمیانە کرد بە حەقە دێمە و کاتێک کە پرۆژەکەمان ڕاگەیاند و
چون تەکلیفمانیا کرد کە چیمان بۆ بکرێت سوپاس بەخوای پرۆگار ئەوان توانیان ئەمریکەمان بۆ دیاریکەن لە ڕێی کۆمپانیای پارێزانەوە سوپاسی کۆمپانیای پارێزانی شەکەین کە ئەو شەرەفەی پێبەخشین و زۆر بە دڵفراوانی و پێخۆشحاڵیوە وتیان ئێمە ئینشاءڵڵا باەکەمەکە ئەمرێک بێ ئێمە ئەمرەکەتان پێشکەشەکەین و سوپاسی بازنەکانی نووری حکماکەین بەڕاستی دەورێکی گەورە و کاریگەریان هەبوو لە ناوەندەکانی خۆیانە چی بۆ فرۆشتنی کتێبەکان چی بۆ ناونووسین چی بۆ ڕێکلامێکی باش سوپاسی ماڵی کوور دەکەین کە ئەوانش هاوکارێکی باش بوون و سوپاسی سەرجەم ئەندامانی کۆمەڵەکەین کە بەڕاستی بە دڵفراوانی و عەزیەت و ماندوو کە ڕامەنگە نەتاکو و کاتی تاقیکردنەوەکە هەمویان هاوکار بوون هەمویان دەست پێشخەر بوون بە حەقەت سوپاسی ماندووبوونیان دەکەین و سوپاسی لێرەش و حەز دەکەم سوپاسی ئەو برا پۆلیسان و برا پۆلیسی هاتوچۆ بکەین بەڕاستی دوێنێ عەزیەت و ماندووبینێکی زۆریان کێشە هاوکارێکی باشی ئەو خەڵکیان کرد کە بتوانن زۆر بە ئاسانی و بە هێمنی تاقیکردنەوەکان بە ئەنجام گێن. مامۆستا مادەم باست لە خەڵاتی عەمرە کرد ئایا هیچ خەڵاتێکی تری لە خۆ گرتبوو پرۆژەکە و ئەم هەدیە معنەویە تا چنێک گرنگە بۆ گرنگیدان زیاتر بە فەرمودەکانی پێغەمبەرمان و ژیانی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ ئەمە وا دەکات کە زیاتر بەشداربوویەکی زۆرتر ڕوو لەم پرۆژانە بکەن و هەمیشە هەستێکی خۆش دەبەخشێ بۆ کەسێک کە پلەیەکەم بەدەستهێنێ و دەتوانرێ ئەم خەڵاتە معنەویە بەدەست بهێنێت. ئێمە خەڵاتی یەکەم ئەمریکەمان دیاری کردو لەگەڵ دە خەڵاتی شایستە تەمان یەکێک لە فەقەرەکانی تریشمان وساوتمانە لە کاتی ضرورێتە توانین خەڵاتەکان زیاد بکەین و ئینشەڵا هەروای شەبێ لە بەرنامەمانە خەڵاتەکان زیاد بکەین بۆ لە دەکە زیاتر و ئینشەڵا ئێمە لە پرۆژەی داهاتوومان پرۆژەی داهاتووشمان هەیە ئینشەڵا خوای گەورە تەوفیق بدە خەڵاتەکانیش ئەویانیش لەم چەند ڕۆژەی داهاتووە پشتیوان بەخوای پەروەردگار هەم کتێبەکان و هەم خەڵاتەکانیش دیاریەکەین بەڵام بۆ ئەمە خەڵاتی ئەمریکمان دیاری کردو و لەگەڵ دە خەڵاتی شایستە و یەکێک لەو فەقەرانەی کە وتم باسم کردووە کە زیایەکەن ئینشاءڵڵا نیازمان هەیە و بەتەمای خەڵاتەکان زیاکەین بۆ ئەوی هەم دڵی ئەو کەسانە خۆشکەین کە ناوەکانیان دەرچێت هەم بۆ ئەوی بتوانین لە پرۆژەکانی داهاتووە خەڵکێکی زیاتر ڕاکێشین بۆ ناو تاقیکردنەوە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەوسا جۆش و خۆشی ئەو کەسانی کە بەشدار بوون چۆن بوو چەند تا چەند پیان خۆش بووە ئەیانەوێت ئەم جۆرە پرۆژانە بەردەوامی هەبێت ینی بەدەل لەوەی کە دیاری لەگەڵایە ئەو دیارە گەورەی کە هەیە بەڵام زۆرێگەن بۆ زیاتر ئاشنابوون بە ژیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بۆ زیاتر ئاشنابوونیان بە فەرمودەکانی پێغەمبەری سەرۆرمان صلی الله علیه وسلم دێنە نێو پرۆژانەوە زۆر جار کەسانێکە بوون باسییان لەوە کردو کە ئەگەر دیارەکەشیان بوون نەبوو دەرچێ ڕەتی دەکەون دیدەنە کەسێکی دیکە ئەمە تا چەند جۆش و خۆشی دەبەخشێتە ئەو کەسانی کە تیایدا بەشدارن. بە حقیقت ئێمە خۆمان گوێبیستی کۆمەڵی خەڵک هەبوو کە کتێبەکەیان نەخوێند هەندێک جاریان وتم مامۆستاگەر یەکەمیش نێرین بەڵام زۆر پێمان خۆشە جۆرە کتێبێکی ئاوا بخوێنی لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کورت و پوخت لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵێ خەڵکێکی وێجگار زۆر لەو کەسانی کە هاتوون بۆ تاقیکردنەوەکە من خۆم نانی لە ناو تاقیکردنەوەکە بووم یا پێشی تاقیکردنەوە خەڵکێکی زۆر پەیوەندیەکرێت مامۆستاگەر هەدیەکەیشم بۆ دەرنەچێ بەڵام تاوەکو ئێستا کتێبێکی ناوازەی ئاوام دەست نەکەوتە کە بتوانم لە مدەیەکی کەمە لە چەند لاپەڕەیەکی کەمە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە کاملی بزانم چی لە ژیانی مەسەلەن کۆچێریە جلوبەرگەکانی خواردنەوە هاکەزاتە کۆتایی کە باسم کرد لە ڕابردووە بەڵێ هەندێک خەڵکیش هەیە خۆوە گومانی تیانێ پێی خۆشە ئەمریکای بۆ دەرچێ خوای پەروەردگار ئەو کاتە قسمەتی ئەوەی کە نیەتی بووە و هەروەها خەڵاتەکانیش بەڵام خەڵکێکی ئەجگار زۆری تر هەر حەزی کردووە کە لە سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شارەزا بێ لە مدەیەکی کەمە لە کاتێکی کەمە و لە کتێبێکی کەمیشا لە کتێبێکی ناوازە خەڵکێکی ئەجگار زۆر بە دڵفراوانی هاتش و حتا ئەوەیشی هەندێک خەڵک بوو ئەوێت مامۆستا من نایشم بۆ تاقیکردنەوەکە بەڵام ڕاستی کتێبەکەم خوێندە و زۆر ئستفادەم لێ کردو بەهۆی ئەوەی ئێوە ڕێکلامێکی ناوازەتان بۆی کردەوە کەوتانە تاقیکردنەوە کرێ کتێبەکە هاتوتە ماڵی ئێمە حتا هەندێک خەڵک هەبوو مەسەلەن منداڵەکەی یا کچەکەی امتحانێک کرد خۆی خوێندبووی لە ماڵە خوێندبووی لەبەری کردووتی و بەس بۆ ئەوی لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بزانم نایشم بۆ تاقیکردنەوەکە بەڵام ئەمە جوهدێکی باشی داوە بە ئێمە کە بەڕاستی شەرت نییە ئێمە تاقیکردنەوە بکەین بەڵام توانیمانە سوود و ئەزمونە وەربگرین کە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دووتی ئەو کتێبە.
زۆر باش مامۆستا شێوازی پرسیارەکان چۆنی بوو کە قوتابیەکان تێیدا بەشدار بوون. ئێمە شێوازی پرسیارەکان لە سێ پرسیارە بوو. پرسیاری یەکەم بۆشایی بوو، پرسیاری تەبانەوە دوو لەق بوو، لقی ئەلیفی بۆشایەکان بوو، لقی بائی تەنها هەڵبژەن ژماردن بوو. پرسیاری دووەمی من بوو سەح و غەڵەت بوو. پرسیاری سێمی هەڵبژاردن بوو، یعنی هەڵی بژێن. لەبەرەوەی ئەم کتێبە زیاتر ناو بوو، ئێمە زۆر جار تەرکیزمان خستووە سەر بۆشایەکان بۆ هۆی ئەوەی کە بە جوانی بنووسرێ. عادەتەن ناو ئەگەر پیتێکی هەڵە بێ گۆڕانکاری بەسەر ناوەکە دێ کە بۆی کابرا ئەو کەسی کە تاقیکردنەوەکە کرا ئەو دوو دەرەجەیە مەسەن ئەو دەرەجەیەکە لەسەر ئەو ناوەیەکە ئینووسێ بە فیڕۆنەچێ و زەرمەند نەبێ. کتێبەکەت بە حکمی ئەوەی کشتی ناوە ئێمە زۆر جار حەزەرمان کرد لەسەر ئەو بۆشایەکان. بەڵام عمومی پرسیارەکان زۆر سادە و ئاسانتر هاوردمانە بۆهۆی ئەوەی کە خەڵکی هەم کتێبەکە گشتی بخوێنێتەوە و هەمیش بێزار نەبێت لەو پرسیارە قورسانەی کە دێتەوە. ئیشەکەی ئێمەش ئەوە بوو کە بتوانین پەیامێکی کورد بگەێنین لەو کتێبە بە خەڵکی. گرنگ نییە ئەوەی کە تاقیەکرێت، گرنگ ئەوەی کە تۆ کتێبەکە بخوێنێتەوە شارەزابی لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام لە پاڵ ئەمیشە ئەو تاقیکردنەوە و ئەو تاقیکردنەوەمان ئەنجامدا و ئەو هەدیە و خەڵاتانی دیاریمان کرد بۆی بێتە دافعێک کە زیاتر بە دڵ فراوانی و کتێبەکە وەرگرن. بەڵام بە عمومی ئەوەی پرسیارەکان زۆر سەهل بوون. بەش بە حاڵی خۆم خەڵک هەبوو لە ماوەی چەند دقەیەکە جوابی هەموو پرسیارەکانی دا و ئەسیلەکەی تەسلیم کرد. جانازان پرۆژەی داهاتوتان گەر هەر پێیوەست بێ بە پرۆژەی بەهرا یاخۆ جیاواسی پرۆژەی ترتان هەبێ، بەڵام پێم خۆشە بزانم لەم قۆناغی ئێستادا کە ئەمە یەکەم هەنگاوتان بووە، پێتان خۆشە لە داهاتوودا چی خزمەتێکی تر بکەن بەم پرۆژەیە و نەک تەنها لەو سنوورەدا بەڵکو لە شوێنەکانی تریش تاقیکردنەوە لەم کتێبەیە بکرێ بۆ پێی کە سوودێکی زۆر بە بەشداربووان دەگەێنێت بۆ شارزایەکی زیاترمان پێدەدا لە ژیانی سەروەرمان. ئەمە بخۆی گرنگیەکی زۆری هەیە. ئێستا ئێمە ئەوەی کردووە کە تاقیکردنەوە کرا، ئینشاڵڵا ئیمڕۆ بەیانی لیژنەیەک دانراوە لە مامۆستایان، سوپاسیشیانەکەین بۆ تەسلیحدانی ئەو ئەسیلانە. پرۆژەمان هەیە بەڵێم کۆبنەوەمان کردووە. پرۆژەی داهاتوومان بریتیە لە شەمائیل لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەم کتێبە زیاتر باسی ژیانی پێغەمبەری خواکە وەکو جەستە، وەکو قژی و مەسەلەن باڵای و زمە مەسەلەن دەم و دەسی و شێوازی جەستەی. ئەمە زیاتر ئەم کتێبە باسی ئەوواکە، بەڵێ کتێبی داهاتوومان لەسەر ئەمە بێ. من حەزەکەم لێرای شەڕای بگەێنم سوپاس بۆ خوای گەورە و سوپاسی ئەو کەسانەکەن کە هاوکارێکی باش بوونە لە دەست پێشخەری بۆ خەڵاتەکانی ئەم کتێبەی کە باسی یەکەم کە شەمائیلە. ئەویش هەر عەمرەکان دیاری کراوە و ئەویش هەر لە سنووری گەرمیان نەکرێت ئینشاءڵڵا. پرۆژەی داهاتوومان بەرنامەمان وایە ئینشاءڵڵا دوای ئەم پرۆژەیەکی تر بەدەستمانەوە پشتیوان بەخوای پەروەردگارەوە هەوڵەدەین لە داهاتووە، چونکە ئێستا بەهۆی ئەوەی کە قوتابخانەکان کراوەتەوە بۆی زەختێکی زۆر لەسەر قوتابیەکان نەکەوێ و کاتێکی زۆریان لێ نەگرین بەهۆی خوێندنیان لە قوتابخانەکان. ئینشاءڵڵا لە داهاتووە نێزمان هەیە لەسەر تاسەری هەرێمی کوردستان بێ. بەڵام کتێبی داهاتوومان ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی داهاتووە پشتیان بەخوای پەروەردگار ڕایەگەێنین و ئەو کتێبێک کە باسم کرد باسی شەمائیلی ژیانی پێغەمبەری خوا، ئەمیش کتێبێکە لەو کتێبانەی کە بتوانین هەر شەرت نییە ئێمە تاقیکردنەوەکان لە حەدیثا بکەین. ئێمە هەوڵ ئەدەین پشتیوان بەخوای پەروەردگار و بەهیمەتی ئەو برایانەمان هەوڵ ئەدەین تاقیکردنەوەکانمان لەسەر ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام بە شکلێکی جیاوازتر، بە جۆرێکی جیاوازتر بۆ ئەوەی شتەکان هەمووی تێکەڵکێش نەبێ و نزیک نەبێ لە یەکتر و ئەو خەڵکیشی کە بە جۆش و خڕۆشەوە دێ بۆ تاقیکردنەوەکان عادەتەن ئەگەر هەموو بابەتەکان مەسەن هەموو تاقیکردنەوەکان یەک جۆر بێ خەڵکی وردە سار دەبێتەوە. بەڵام ئێمە بۆ ئەوی جوهد بدەینە خەڵکەکە هەوڵ ئەدەین ئینشاءڵڵا پشتیوان بەخوای پەروەردگار جۆرێک لە تاقیکردنەوەکان ئەنجام بدەین لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، جیاواز بێ لە حەدیثەکان و جیاواز بێ لە تاقیکردنەوەکانی تر لە ناوچەکانی تر ئینشاءڵڵا. ماوەسا ئینشاءڵڵا دەرەنجام کی ڕادەگەێنن تاوەکو قوتابیەکان و فێرخوازەکان ئاگاداری دەرەنجامەکە بن و شێوازی ڕاگەیاندنەکەشی چۆنی دەبێت
چۆن دەکرێت بەشداروان ئاگاداری ئەو دەرەنجامە یاخود ئەو کەسانی کە دیارەکەیان بۆ دەردەچێت. ئێمە ئینشاڵڵا ئیمڕۆ یاسبەی ئەو لیژنەدا ئەلیشێ و تاوتوی خۆیانەکەن و دەستەکەن بە تەسلحدانی و ئینشاڵڵا هەوڵەدەین لە مدەیەکی کەمە دەرەنجامەکان ڕابگەێنین و دوای دەرەنجامەکان ئینشاڵڵا ئێمە نیەتمان وایە لە کەرنەڤاڵێکی گەورە لە سنوورەکە لەگەڵ مەڵبەندا کە هاوکارێکی باش بوو ئینشاڵڵا و هاوکارێکی باش شەبێ لە کردنی ئەو کەرنەڤاڵە بتوانین لەوێ ئەنجامەکان ڕائگەێنین و ئینشاڵڵا خەڵاتەکانیش لەوێدا بەشەکەین. پشتیوان بەخوای گەورە. مامۆستابە ئەم پرسیارەش بکەین کە لە داهاتوودا ئێوە ئەو ڕێگریانە چین کە هاتوونەتە بەردەمتان و دەتانێت لە داهاتوودا چی هاوکاریەکتان بکرێت بۆ ئەوەی زیاتر گرنگی بەم جۆرە پرۆژانە بدەن و لە سنووری ناوچەی گەرمیان و کەلاردا ئەم بابەتانە و ئەم جۆرە پرۆژانە جۆش و خڕۆژێکی تر بە هاوڵاتیانی ئێوە ببەخشێ و لە ژیانی سەروەرمان و لایەنی ئیسلامدا گرنگە ئازانینی ئەم بابەتانە و گرنگیدانی زیاتر پێی لە ناوچەکەدا. ئێوە تا چەندێک هەوڵ دەدەن کە بەرەو پێشچوونێک بەخۆ ببینن و لەو ڕێگری بربەستانەش ڕزگارتان بێ کە دەبنە هۆی وەستاندنی ئەم جۆرە پرۆژانانە و یاخود لەمپەر لە بەردەمیدا. سوپاس بۆ خۆی گەورە لە گەربیانە ئەوی کە معلوم بێ لە من خەڵکێکی زۆر بە جۆش و خۆش و مەزن بەشداری ئەم تاقیکردنەوەناکەن و هەندێک جار خەڵکیش هانی کە سوکارەکانی منداڵەکانی کچەکانی دەن بۆی بەشداری ئەم جۆرە تاقیکردنەوەکان ئەم جۆرە تاقیکردنەوەانە بکەن یا مەسەلەن ژیانی پێغەمبەری خوا بخوێن عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە جێی دڵخۆشیە و ئێمە جاری وایە مەسەلەن ئەو کەسانیە مەسەلەن ئەو ڕێکخراوانەیە ئەو کەسانی لەم جۆرە پرۆژەیان هەیە یانەوێ ئەم جۆرە پرۆژانە تەقدیم بکەن و تاقیکردنەوە لەگەڵا بکەن ئەزانن کە سوپاس بۆ خۆی پرگای خەڵکێکی باش و خەڵکێکی دڵسۆز خەڵکێک حەز لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کرد و بەشداری لەم جۆرە تاقیکردنەوە ناکەن لە سنوورەکە. ئێمە ئەو زۆر جار ئەو ڕێگیرانەی کە لە بەردەم ئێمە هەیە و بۆ دڵخۆشکردنی ئەو کەسانی کە بیاوی تاقیکردنەوەکانە ئەوەیە زۆر جار لە ڕووی مادیوە ئەبێت خۆی عادەت ئەم جۆرە تاقیکردنەوەانە ئەگەر تۆ دوو عەمرە بێ یا مەسەلەن سێ عەمرە بێ یا کۆمەڵە خەڵاتەکان زیاتر بێ خەڵک زیاتر بە پەرۆشەوە بەرۆپیری تاقیکردنەوەکان و لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەدوێ یا ئەیکا. ئێمە زۆر جاری ئەوانە ڕێگیریمان لێ هۆکارێکە بۆی کە نەتوانین پرۆژەکانمان بەرەو پێش بووە نەتوانین زۆرترین خەڵک بێنینە ناو مەعادەلەت. بەڵام ئێمە سواز بەخوای پرۆدگار لەگەڵ برایانی مەڵبەن هاوکارێکی باشن تا حدێک تا ڕادێک توانیمانە ئەو ڕێگیرانە ئەو لەمپەرانەی کە دێتە ڕێگەمان بیبڕین و ئینشاڵڵا داهاتووە هەوڵیش ئەدەین وردە وردە ئەو لەمپەرانەی کە ماون لە بەردەممانە کە بۆ ئەوی بتوانین خەڵکێکی بێن بۆ تاقیکردنەوەکان نەیهێڵین و بە پرۆدگار و زۆر باشە. زۆر سپاس بۆ مامۆستا سۆران عەبدوڕەحمان بەرپرسی ناوەندی گەرمیانی ڕێکخراوی قوتابیان. زۆر سپاس دەکەین کە ئەم دەرفەتت بێمە بەخشین بۆ هیوایی کە پرۆژەی گەورەترتان هەبێت ئینشاءڵڵا و خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام و فەرموودەکان و ژیانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم کە زۆر سپاس دەکەین. بەڵێ کاک دانیار هەر لەو چالاکیانەی کە دەستگای نووری حکمە لە سەرجەم شار و شارچکەکان و لە ناوچە جیاوازەکانی کوردستاندا ئەنجامیان داوە دەچینە حاجی ئاوا و لەوێش کۆتاییان بە خولێکی هاوینە داوە کە بە هۆی پشووە ئەنجامیان دابوو و لەگەڵ دەستپێکردنەوەی قوتابخانەکاندا ئەم خولانە کۆتایی پێهاتوە کۆمەڵێک مەراسیمیان بۆ سازکراوە لەوێش لە حاجیاوە ئەم مەراسیمیان ئەنجام داواناوە هاوکارانمان لە ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوون پێکەوبینەوەی ئەمساڵ ئەوەندەی سەرنجم مابێت پڕ لە چالاکی و پڕ لە پرۆژەی زۆ گرنگ بوو خزمەتکردن بەهانی پرۆژی ئیسلام و فێربوونی زۆرێک لە گەنجان لە بابەتەکانی ینی پرۆژی ئیسلام خۆشبەختانەمە زۆر بەدیار بوو لە شار و شارۆچکەکاندا. وڵازان پێکەوبینەری ئەو ڤیدیۆ دەبین لە حاجیاوە.
ئێمە خوشکین هەموو جزئیانمان لەبەرە ئەو سوڕەتان بۆ دەڵێن سوڕەتی شەمس بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها. دەستخۆشی لە ئەنجومەنی خوشکان دەکەم کە ئەم پێشبڕکەیان بۆ ساز کردوین بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەن چکە پێشبڕکێکی زۆر خۆشە کە جزئی عامە بوو ئێمە زۆربەی هەرە زۆرمان هەمومان لەبەر کردووە بەڵام کەمێکیان کە نیوەیان لەبەر کردووە. نام ئاسیا ئەبوبەکر حوسێنە بەشداری هەڵمەتی لەبەرکردنی جوزی عامەم کردووە کە لەلایەن ئەنجومەنی خوشکانی حاجی ئەوەی کۆمەڵی دادگەری کراوەتەوە. زۆر سپاسیان دەکەم بۆ ئەوەی پۆلێکی تر لە پۆلەکانی قورئان بێنە ناو کۆمەلگاکەمانەوە. زۆر سپاسی ڕوبەنخانی دەکەم کە ئەو هەستاوە بۆ کردنەوەی ئەم خولە. هیوادارم بەردەوام من دەستخۆشیان لێ دەکەم. دیارە بەڵێ ئێمە وەکو ئەنجومەنی خوشکانی حاجیەوە لە درێژەی کار و چالاکیەکانماندا هەستاین بەکردنەوەی بڵێن لە خولی هاوینە بوو. تاڵان دوومان پێش ئێستا دوو خولمان کردەوە، یەکێکیان بۆ نەخوێندەواران بوو، ئەوی تریان بۆ لەبەرکاری ئەو کەسانەی کە ویستیان قورئانی پیرۆز لەبەر بکەن. ئەوانەی کە بەشداریان کرد لە لەبەرکردنی جوزی عامە تەمەنەکانمان هەموو یەک ئاز نەبوو. تەمەن ئاستی بچووکیان تا هەل لە بڵێن لە پۆلی چاری بنەڕەتی و هەتاوەکو تا ئافرەتی تەمەنی تەواو گەورە 18 ساڵ بۆ سەرەوە. ئەو قوتابیانێک کە تەمەنیان بچووکە دەمانەوێت لەو ڕێگەیەوە پەروەردەیەکی ڕاست و دروستیان بکەین و پێ بگەن بۆی وتم کۆمەڵگەلیان بەهرەمەند بێ. من زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم وەکو سەرپەرشتیاری ئەم خولە هاوینیە کە پێک هاتبوو لە 60 بۆ 70 کەس کە لە بەرکردنی جوزی عامە بوو و 20 ئافرەتیش خولی نەخوێندەواری بوو کە بە سەرکەوتووی لەو 3 مانگەی هاویندا ئەنجامماندا. مەبەستی سەرەکی ئێمە لەکردنەوەی ئەم جۆرە خولانە مەشغوڵکردن و هاندانی خەڵکیە زیاتر بە بەرنامە و ڕێبازی ئیسلاممانەوە لە جیاتەوەی ئەم خەڵکە مەشغوڵ بێت بە بەرنامەی لاوەکی تەکنۆلۆجیا وەکو ئەنتەرنێت و تەلەڤیزیۆن. ئێمە زیاتر خۆمان مەشغوڵ کرد بە لەبەرکردنی قورئانی پیرۆزەوە. سوپاس بەخوای گەورە کە خولێکی سەرکەوتوو بووە، بەردەوامیش دەبین. پشت بەخوای گەورە. وەڵازان خۆشەویستان دەچینە لای پەیامنێرمان ڕامیار ڕوسمان زانیاریمان بۆ دەگوازێتەوە بە تایبەتی زانیاری لەبارەی نرخی زێڕەوە کە ئەمڕۆ نرخەکەی دابەزیەوە. ڕامیار سڵاوی خوا لەبێت زانیاریەکان چین لەگەر بێمە بڵێ. بەڵێ سڵاوی خوا لێ وەژدانیار دیارە ینی خۆتان ئاگادارن نرخی ئاڵتون لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بەردەوام دابەزینی بەخۆیە بینیوە. ینی ئەو دابەزینە هەرچەنە زۆر نەبووە بەڵام ینی کاریگەری کردوتە سەر جوڵەی بازاڕۆوانت. من پێشتر لەگەڵ بەشێک لە زەڕەنگرەکانیش قسەم کردووە وتویانە ینی تا ئەندازەیەک جوڵەی خستۆتە بازاڕەوە و بە تایبەتی ئەوانەی کە دەیانوێت پرۆسی هاوسەرگیری پێک بێنن زیاتر ئەم ماوەی ئاڵتونیان کڕیوە و بۆ مەسلەی فرۆشتنەوانی کە بیانە بیفرۆشن
ئاڵتونەکانیان تا ئەندازەیەک ڕاگرتووە نایفرۆشن چونکە وەکو ئاماژەم پێکرد ینی نرخەکەی تا ئەندازێک دابەزێ بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو من کاگاسۆ لەگەڵ مادەبێت کە یەکێ لە زەڕنگەکانی سلێمانیە دەمەوێت زیاتر لەبارەی دابەزینی نرخی ئاڵتونەوە زیاتر پرسیار لەو بکەم و هۆکاری دابەزینەکانی چییە کاگاسۆ سوپاس بۆ جەنابێت گەر بێتە شوێنەکەی من سوپاس دەکەم ماوەیەکە ینی نرخی ئاڵتون بەرزی و نزمی بەخۆیە بینە دابەزێت ینی ئەو دابەزینە هۆکارەکەی پەیوەندیەکەی بەچیەوە هەیە بۆچی نرخی ئاڵتون دابەزێ بۆ بەرزە بێتەوە باڵێ هۆکارەکەی بە جەنگی جیهانیەکانەوەیە وڵاتە زلهێزەکان ئەگەر کێشیان هەبێ مەسەلەن ئیستا ئەماوە پێش و زۆر بەرزبوونەوەیکی بەرچایی بینی مەسەلە ئەوە بۆ ئۆکرانیا و رووسیا کێشەی خستە هەموو عالم کە ئەوە عالم کێشەی تێبکە یەکسەر ئۆتۆماتیکی نرخی زێر بەرزبوونەوە بەخۆیەوە دەبینێ ئەگەر جیهانگیریش بێ یعنی شتەکان مەشاکل نەبێت لە هەموو کۆمەڵگای دەرەوە و ناوەش نرخی زێر داوەزێ بەس زیاتر پەیوەندی بە دەرەوە هەیە وڵاتە جلهێزەکان ئەگەر کێشیان هەبێ لەگەڵ یەکتری 100% نرخی زێر بەرز دەبێتەوە بەس ئەگەر کێشیان نەبێ ئەمە شتێکی بەرچاوە نرخی زێر دابازی نەبینێ وەکو چۆن خۆراکیش ماوەیەک لەوە پێش زۆر بەرزبوونەوەی بینی ئێستا نرخەکەی دابازیەوە ئێستا ئاڵتون بەنمونە ئەوەی کە زمانی بازاڕی پێی دەوترێت ئایارە 21 و ئایارە 22-24وانە نرخەکانی چۆنە بەچەنە 21 لە دەوری 360 بۆ 355 چووکە دووسێ ڕۆژی ترە بەرچاو دابەزینێکی تری بینی هەشدا لە دەوری نزیکەی 300 یعنی بەردەوام نرخەکان بەس لە 2 مانگ بۆ 3 مانگە بێ بەردەوام خەریکە جیهان ئاساییشێک بەخۆیەوە بینێ و نرخی زێڕش دابەزی نەبینێ وەکو نرخی چۆن موادە خۆراکیەکانیش دابەزینی بینی ئەویش وەکو هەموو موادەکانی تر خەریکە دابەزێتەوە بەراوردی کەین لەگەڵ ساڵی ڕابردوو بەنمونە ئێستا ئەڵی 365 هەر هەمان بڵێن ئایارە 21 ساڵی ڕابردوو بەچەند لە دەوری 400 سەر و 400ەکان بوو ینی پێسا چەند دابەز 430 چلی بینی بەس ئێستا 360 سەریە و بەراوردەکە یعنی هەزارێک فەرقی هەیە بە بۆچوونی من زیاتریش فەرقەکە زۆرە ینی دابەزینەکە زۆرە بۆ نرخی مزینە عالەمیە یاخۆت هەر لە بەشێک لە وڵاتەکان ئۆنسەکە عالەمیە عالم لە هەموو عالم ئۆنسە بەرزە بێتەوە لە هەموو عالم ئۆنسەی دابەزێ وەکو چۆن ئۆنسەی نەوت هەیە ئۆنسەی موادەکانی تر هەیە عالەمی زی و زێر هەموو ئۆنسەکانیان جیاوازە ئیستا ماوەیەکی زۆرە ئۆنسەی ئاڵتون لە دابەزینە وەکو ئۆنسەکانی تر چۆن لە دابەزینە ئاوایانی کێشەی جیهانی دەورەبینێ ئەگە کێشە جیهانیەکان هەبێ ئەوە شتێکی معلوم بەرزە بێتەوە ئەگەر کێشەی جیهانی نەبێ ئەوە شتێکی ئۆتۆماتیکی خۆی هینێکی خۆی وەرەگرێت سەرێکی خۆی زۆر بەرزی و نزمی ناکات باشە دابەزین یا بەرزبوونی نرخی ئاڵتون کاریگەری چی دروستەکە لەسەر بازار زۆر کاریگەری هەیە زۆربەی گەنجەکانمان نیازی هاوسەرگیریان هەیە کێشیان بۆ دروستە بێ حساباتی خۆی کردوم نرخی زێر مەسەلەن بە 300,000 بێ لە پڕ ئەچێتە 370,000 بۆ ئەو زۆرم هەموو مسقالێک 70,000 زۆر کاریگەری هەیە ئەگەر شتێکی ڕاوەستاوە بێ ینی خەڵک بۆ کوشتەکانی تر حسابی خۆی بووەکە بە شتێکە تۆ ئیکڕی بیانی نازانی چییە چەند بەرزە بێتەوە چەند داوەزێ بۆ نمونە لیرێک لە 440 دۆلارە بوو ئێستا 370 دۆلارە سێ و فەرقەکە یعنی فەرقەکان زۆرن بۆ ئەم گەنجانێکی هاوسەرگیریەکەن بەڕاستی زۆر تەسیری هەیە چونکە ئەوان هەمویان دەخلێکی تایبەتی خۆیان هەیە ئەو حساباتە ناکا ئەو بەرز و نزمە لەو چەند هەفتەیان لەو چەند مانگەیە ئاو بەرز و نزمێکی زۆر بکە و تووشی ئەم کێشە و زەرەر و زیانە بن یعنی شتێکی باش نییە ئێستا بازارتان چۆنە بۆ کڕینی فرۆشتنی ئاڵتون زیاتر خەڵک ئاڵتونەکڕای فرۆشێ واللهی بە ئەم بازارەکە هەموو شتێک تۆزێک کزبوونێکی هەیە بازاڕی ئەمەش زۆر ینی وەکو جاران نییە ئەوە شتێکی 100 چکە نرخی زۆر بەرز بوو بەشکی میشاڵان نرخی دابەزێتەوە بازاڕی ئەمەش وەکو شتەکانی تر باش بێتەوە ئەو دابەزینە ناڵێن تاکەی بەردەوام بە دیار نییە ینی ئێوەش نازانن چۆنە ئێمەش نازانین لەبەرەوەی ئۆنسەکەی عالەمیە ئۆنسەی عالەمی هەموو عالەم مەسەرەن ئەمریکا ئەوروپا لای خۆمان هەمووی بەو ئۆنسە عالەمیە ئەتوانێت کڕین و فرۆشتنەکە ینی شتێک نیە من ڕۆژانە بتوانم دەستکاری کەم یانێکی تر بتوانێت دەستکاریکە شتێکە سابت ئۆنسەی عالەم یعنی لە هەموو عالەممان نرخێکی مسقال لێرە و ئەمریکا فەرقی نییە ئێرە ئەوروپا فەرقی نییە یعنی ئێرە و چ شوێنێکی تر بەراوردکەی فەرقی نیە لەبەر ئۆنسەکەی ڕۆژانە لەسەر شاشەی ئەنتەرنێتەکان بۆمان دیارێکا و ئێمەش بەو سەرک مامەلاقین ڕۆژانە باشە پێشبینیەکان بە چه ئاراسەیەکەن بۆ بەرزبوونەوە یا دابەزینی خێڵ وەکو بە جەنابتم وت 3 مانگە بێ پێشبینیەکان هەر دابەزینە بەرزبوونەوەی نەبینیەوە لەبەرەوەی خەریکە ئارامگیریەک دروستە بێ رووسیا و ئۆکرانیا و ئەوانە یعنی تەسیرەکان ئەوانن
کە بەرزوو نزمیەکە. بەڵێ دانیار ئەگەر پرسیارێک نەبێ من دەگەڕێمەوە لای تۆ. زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانی و لەگەڵمانە. بڵێ ئەزیزان دەچینە لای تەوەری سێممان کە بابەتێکی ترمان هەیە باس لە گرنگی پێدانی ڕۆڵ و متمانە دەکەین لە لای منداڵ. منداڵ یەکێکە لە بوونەوەرانی کە هەر لە منداڵیەوە کاریگەریەکی زۆر زۆر گەورەی هەیە لەسەر هەر لە پەروەردەکردنیەوە لە تەمەنێکی بچووکەوە بەڵام زۆر جار گەورەکان هەست بە و گرنگی و پێداویستیە ناکەین بە جۆرێک کە ئەو ساتەی تەمەنی منداڵی کاریگەری دەبێت لە هەموو قۆناغەکانی تری تەمەنیدا بۆیە گەر هات و ئێمە بە شێوازێکی دروست ڕۆڵ و متمانەی منداڵمان دروست کرد لە تەمەنێکی بچووکەوە ئەوە دەبێتە هۆی ئەوی کە پەروەردەیەکی باش متمانە بە خۆبوونێکی باش لە گەورەبوونیشدا لای خۆی دروست بکە. ئەمڕۆ باغدان بم بوارە زۆر هەیەوە کۆمەڵێک کەسانی تایبەتمان هەیە لەم بوارەدا کار دەکەن و گرنگی بە بابەتی پەروەردەی منداڵ دەدەن خۆشبەختانە و بۆتە زانستێک و لە چەندین لایەنەوە لێکدانەوەی بۆ دەکرێت بۆ ئەوی کە خزمەت پێ بکرێ بە منداڵان و بتوانرێ خزمەتێک بێ بۆ ئەوەی کە پێیان بگەێنێ و بتوان ڕۆڵ و متمانی خۆیان لە نێو کۆمەڵگا و لە نێوان سێکتەری خوێندن و مامەڵی ڕۆژانەدا ببینن. ئەمڕۆ باسی ئەم بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز سەرکار عەلی ڕێنمایی کاری پەروەردەیی و دەرونی. سڵاوی خوات لەبێت کاک سەرکار سپاس بۆ ئەم کاتی بێمەت بەخشی. بەخێر بێ زۆر سپاسانەکەم بەنای خۆی گەورە سپاس بۆ میوانداریەکەتان و ڕۆژی بینەرین شاد بێ. زۆر باشە مامۆستا پێم خۆشە سەرەتا باس لە گرنگی متمانە و ڕۆڵ بکەین لە منداڵە کە زۆر جار پێمان وایە تەمەنی منداڵی تەمەنێکە کە منداڵەکە هەستی پێ ناکات یاخود گرنگ نییە. خۆی بابەتی متمانە بەخۆبوون لە لای مرۆڤ لە سەردەمی لە دایکبوونیەوە دەست پێیەکە کاتێکە و مناڵە لە باوەشی دایکە هەست بە ئارامیەکە متمانە بەخۆبوونە کاتێکە و مناڵە پێویستی بە خواردنە متمانە بەخۆبوونە. ئەگەر ئەمە بگەڕێنەوە بۆ تیۆرەکان یەک لەوانە تیۆری ماسلۆ کە باسی پێداویستەکان و حاجاتی ئینسانەکە لەناو کۆمەلگایە یەک لە حاجەتە زەروریەکان بریتە لە خواردن خەوتن خۆ ڕزگارکردن لە پاشەڕۆ هەموو ئەم شتانە هەناسەدان وا ئەکان مرۆڤ بباتە پلەیەکی باڵاتر کە بریتە لە هەستکردن بە ئاسایش واتە ئەمە پلەبەندی و لە ئینسانی شا بە تایبەتی لە مناڵە لە سەرەتای تەمەنیەوە دەست پێیەکە بۆیە متمانە بەخۆبوون بابەتێکە کولەن پەیوەندی بە ژیانی ئینسانەوە هەیە و لە مناڵەوە دەست پێیەکە. زۆر باشە مامۆستا ئەگەر باز لە متمانە بکەین کە خۆ داماژت پێکرد دەبێت دایک و باوک لەم نێوەندەدا چ ڕۆڵێک بگیێڕن کەواتەیە کە متمانە بەخش بە منداڵەوە ئەم منداڵە ئیدی هەست بە خۆی بکە کە متمانی بەخۆیەتی یاخود ئەگەر پرسیارەکەشم بیکەم دوو پرسیار لە چ تەمەنێکدا بە دیاریکراوی هەست بەوە دەکات کە ئیدی متمانی خۆی هەیە خود متمانی پێ دەکرێت. وەکووتمان مناڵ هەر لە سەرەتای مناڵیەوە هەست بە متمانەکە مناڵ بە درێژایی تەمەنی بەردەوام هەستەکانی گەشتەوە بەڵێ بۆ نمونە مناڵێک دیقەت بی ئەگەر هەست بە متمانە و ئەمان نەکات لای دایکی ئەگری مثلەن خۆی پیس کردووە زۆر هاواری زۆر بەرزترەکە ئەگری بێتاقەتە بێت چی کەی ئاشتە بێتەوە کەی ژیرە بێتەوە کەی ئیسراحەتەکە و کاتێک کە پاکەکرێتەوە شیری ئەدرێتێ ئەخێوێنرێ و ئەو گرژەی لەسەر دەموچاوێتی نامێنێ بەگشتی کەی مناڵان هەست بەمە ئەکەن ئەگەر دیقەت بی مناڵان کاتێک مناڵێکی ترێتە ژیانیانەوە دایک و باوکان بە وازەحی هەست بەمە ئەکەن کە ئەم مناڵە هەست بە غرورەکە ئەگەر ماچی مناڵەکەی تر بکرێ ماچی مناڵە گەورەترەکە نەکرێەوە هەستەکە متمانەیەکی نیە لەناو ئەم خێزانەیە وهستەکە خۆشیان نایە وهستەکە گرنگی پێ نایەن بۆیە لێرەوە متمانە ئەبەسینەوە باوەڕ بەخۆبوونەوە بەسینەوە بەچیەوەی بەسینەوە بە خۆشەویستیەوە کە لە خۆشەویستی دایک و باوکە بۆ مناڵەکەی دەست پێکا متمانە ئەبەسینەوە بە ئازادیەوە کەم دایک و باوکە چۆن بتوان ئازادی بە مناڵەکەیان بن ئەمەش تەنها قسەکردن نییە تەنها تیۆر نییە کاتێکم باسی خۆشەویستیەکەی نەبێ و دایک و باوکە بە گرنگی بیسەلمێنن بۆ ئەو مناڵەکە بەڕاستی خۆشیانەوێ کەواتە ڕۆڵێک ئەبینن لێرە ڕۆڵ بینەکە چیەوەیە کە تۆ بە عەمەلی ڕۆڵ ئەبینی گرنگی لە ژیانی ئەم مناڵەیە ئەی پارێزیت هەست بە ئەمانەکە لە باوەشی تۆیە هەست بە ئەمانەکە لە ناو ماڵەکەی تۆیە هەست بە لە زستانە هەست بە سەرمان ناگا لە هاوینە هەست بە گەرمان ناگا هەست بە برسێتی ناگا وە کاتێک پێویستی بە پارێ پێویستی بە خەرجێتەوە بۆی دابینەکەی پێویستی بە قوتابخانەیە بۆی دابینەکەی کەواتە مۆزوعی متمانە بابەتێک نییە جیاواز بێت لە دەرەوەی ژیانی کۆمەڵایەتی ئێمە کولەن ڕۆڵ بینینە کە بە کاملی ئەوەی دایک و باوکە ڕۆڵ ئەبینن و ئەم مناڵە خەنە ناو ڕۆڵەوە وەگەر دیقەت بێت لە قوتابخانەیە ئەو مناڵانەی کە زۆر متمانیان بەخۆیانە مامۆسایانی وەرزش دەرفەتیوان پێیان کە
مەسەرەن لە پاڵانەتەکانە بەشداریکەن مامۆسایانی هوەر پێشانگای هوەریان بۆکەنەوە لە بابەتە مۆسیقیانە مشارەکەیان پێکەن لە مەسەرەن بۆ منۆ مناڵانێک کە زۆر باوەڕیان بەخۆیانە لە تاقیکردنەوە عملەکان ئەنجامێن ئەمن ئەگەڕێتەوە بۆ باوەڕ بەخۆبوونی مناڵەکەەوە ئازایی و بلیمەتی و مامۆساش کە ڕۆڵ ئەدا بەم قوتابیە بۆ لەبەروی ئەتوانێت خۆی بسەلمێنێ ئێمە دەروناسێکمان هەیە بە ناوی گلاسەرێسە لەسەر ئاستی دنیا دایان قوتابخانەی کوالەتی بڕێوە بە باز لەوەکە کە مرۆڤ بەگشتی و منداڵ لە قوتابخانە بە تایبەتی پێنج نیازی گرنگی هەیە بۆی کە بەڕاستیوەکو مرۆڤێک بژی متمانەی بەخۆی هەبێ سەربەرز بێ شاد بێ ئەوی ژەوەیە کە بەڕاستی یەک لەو شتانەوە ئەم مناڵە بوونی خۆی بسەلمێنێ لە ژیانیا ئەگەر ئینسان بوونی خۆی نەسەلمێنێ گرەی دەرونی ئەبێ ناو کۆمەلگا دەرناکەوێت توانای خۆناسانی نییە توانای ئیشوکاری نییە توانای پەیوەندی کۆمەڵایەتی هەتا هاوسەرگیری بازرگانی نییە توانایوێنێ لە ناو کۆڕ و کۆمەڵا قسە بکات ئەمە هەمووی گەڕێتەوە بۆ کەمی متمانە بەخۆبوون کەمی خۆناسین کەمی ئیسپات وجود بۆیە مرۆڤ بە نەزەری گلاسەر پێی وایە مرۆڤ پێویستی بەوەیە بەقای هەبێ پێویستی بەوەیە بۆ نمونە خۆی بسەلمێنێ وجودی هەبێ حساب بۆ وجودی بکرێ یەک لەو خاڵانەی تر کە ئاماژەی پیابریتێ لە خۆشەویستی مرۆڤ بۆی بەڕاستی متمانەی بەخۆی بێ خۆش بێ کە تۆ خۆشتەوێ هەست بە ئەمانەکە هەست بە دڵنیاییەکە هەست بە ئارامیەکە یەک لە خاڵەکانی تر کە بە وازحی ئاماژەی پێیا بریتێ لە ئازادی چ ئینسانکەی هەست بۆ نمونە بە متمانەکە لەناو کۆمەڵگایە مثلا کەی هەست بە متمانەکە کەی هەست بە ئەوە ئەکە مثلا حکوومەتێک هاوڵاتەکانی خۆشەوێ کاتێکە وڵاتیانە ئازاد بن لە دەربڕینی قسەکانیان لە ئیشوکارەکانیان ڕێگریان لێ نەکرێت ناڕەحەتیان بۆ دروست نەکرێت مەکە و دانیشە و سەرکۆنەکردن لای دایک و باوک مثلا مناڵەکە لە ستۆ دانیشە مەکە ئەوە بکە نازام سی تەلەڤیزیۆن مەکە نازام یاری مەکە چی مەکە سعیەکە بکە یعنی وشەی ئەمر بەکارێنانی وشەی ئەمر لە ژیانی مناڵە لە ژیانی کۆمەڵایەتی خۆمانە زۆر جا منداڵ هەیە زۆر ئەجوولیان لە ڕادە بە دەرەچنە میوانی تر ماڵەکەی بێزار کردووە لەم نێوەندەیە چی بکریانی هەر ئەگەر پێی نەڵی مەکەوان بوونە ئەمە بابەتێکی ترەوە بێ بە جوانی مامەڵی لەگەڵا بکریان چۆنی خولق الئینسان و عەجوولە ینی خی گەورە مرۆڤی بە عەجوولی دروست کردووە پێم وایە ئەمە ڕەنگە سیفەت بێ لە ئینسانە بۆیە من ئەم پرسیارە ئەەکەم کاتێک بۆ نمونە باسیەوەت کراچین بۆ میوانێک مناڵەکەمان عەجوولیەکە ئەچین بۆ میوانێک سێرەکەی مەجلیسی پیاوان 15 پیاوتیا دانیشتووە هەمان باسی تمەن و دۆلار و حەزەکەم شتەکە زۆر مەسەلەن کۆمەڵایەتیانە باسکەین بۆ خەڵک لەبەرەوەی تێبگەن بە دڵ و ئارەزوو مەیلی خۆیان گفتوگۆکەن حەز و خولیای خۆیان پێکەنینیان قسەکردنیان ئارایان دەرەبڕن مەجلیسی ئافرەتان وەگەڵێ بە ئارەزوی خۆیان قسەکردن و باسی ئەم و باسی ئەو مۆزوعێن بەناوە پێکەنین و سوعبەت ئەی مناڵەکە چی بکە مناڵەکە دانیشە گوێ لێوە بگرێ ئێمە مەجلیسێکی گەورەی پیاوانە و ژنانە بۆ مناڵەکە دروستەکەی ئەی نابێت لەو نێوەندای ژوورێکی شەی بۆ مناڵان بۆ خۆیان بێکەوە یاری تیا بکەن و ئێوە مەسەلەن دانیشن چەرەسە خۆن میوە ئەخۆن مەسەلەن چا ئەخۆنەوە مزرێکی ئابووریان ئێمە مناڵەکانیش با دووشت بشێن لە یاقەی چێگا یعنی بەڕای من ئەم شتە نابێت زۆر قورسێنگرێت زۆر جار کە ئەڕۆنەوە لە میوانەکەش خاوەن ماڵەکەڵێ دایکەکە پێی نەوت دانیشە یاخود عاقڵ بە ئەمە گلەیەکی شێ لە دایک و باوکان نەکرێت ئایا بەڕاستی پێویستەکە دایک و باوک ئەم چاودێری هەبێ بەسەر منداڵەوە بەڵێ بە دڵنیایی ئێمە ئەڵێن چاودێری هەبێ بەڵام چاودێرێکی ناڕاستەخۆ بەڵام ئێمە لێرە گرنگترین شت ئەوەیە ئێمە مرۆڤ هەر بە سروشتی خۆمان هەتا ئەمە شوێنی کارکردنی خۆمان ئەگەر بە ئەمرونەهی بانک بکرێن ناڕەحەتە بین حەزەکەین پێشنیارمان بۆ بکرێ هەتا ئەگەر ڕەخنەی دروستکەریشمان لێ بگیرێ حەزەکەن و پێشنیار پێمان وترێ لە جایتوێ بڵێن کاکە ئەوجلە ناشرینە لە بەری توە لە مۆلا ئەوجلە مێنە بۆ داوام تۆ پێشنیارەکەی ئێمە ئەم دووسێ نوع جلوبەرگەمان هەیە پێشنیارەکە نیچێ لەمانە هەڵبژێری یعنی خوڵقی قسەکردنەکە زۆر جیاوازە بۆ مناڵیش تۆ کاتێک بە ئەمرونەهی پێی ئەڵی ئەم مناڵە هەست بە ناڕەحەتیەکە ئەکرێ بە شێوازی پێشنیار پێ بڵی یا لە جیاتەوەی کە تۆ پێڵی مەکە قەتعەکەی وەرە سیستمی بەدیلی بۆ دروستکە تۆ کاتێکی بێتە بازار حەزەکەی لە دوکانێکی یاریە دەمانچە نەکرێ شتی زیان بەخش نەکرێ تۆڵی ناڵم دەمانچە بکرێ ژەڵێ هەر دەمانچە ئەکڕم ئەمین کاریکردن لە مناڵە وجودیە شتێکی باشەتیایە بۆ لە بەرەوەی خۆی بسەلمێنێ هەستی بە ئازادی بوون لە خۆیان بەدی بکات هەستی متمانە بەخۆم لە خۆیان بەدی بکات بەڵام تۆ کاتێکی ئۆپشنی تری تێ باسی هەر دەمانچە ناگەی فڵان یاری و فڵان یاری فڵان یاری هەیە ئەم هەدیە هەیە یارێکی باشتر بۆ کڕم ئەگەر مەسەلەن ئەم یاریە بکڕیت بۆ نمونە ئەتوانین بە جەماعی هەمومان یاری پێ بکەین ئێمەش مشارەکەت لەگەڵاکەین ئەچینە دەرەوە بۆ ماڵی فڵانە خزم ئەم یاریەکەین ینی سێرەکەی تۆ دەیان شتی تر هەیە لە مناقەشە و شەڕ و مشکل لەگەڵ ماڵەکە خۆشتر و باشترە جێبەجێکی مامۆستا لە پەروەردەکردنی منداڵە لەبەرەوەی منداڵ بەڕاستی تەمەنێکی هەستیارە ڕەنگە زۆر بێ
دایک و باوکان گرفتیان هەبێ ئەمێ بزانم کێ ڕۆڵی هەیە لە پەروەردەکردن و لە متمانە دروستکردنی متمانە بەخۆکردن و ڕۆڵبینینی منداڵە ئایا تەنها دایک و باوکە ئایا مامۆستای مەکتەبەکەیە دادی باخچەکەیە هاوڕێکەتە کۆمەلگایە یاخود هەر یەکێک لە ئێمە بەشێک پشکێکمان هەیە لە پەروەردەکردن و ئاراستەکردنی منداڵە لە دروستکردنی ئەو متمانە بەخبوونەی کە منداڵ پێویستی پێوێتی خۆی ئێستا لە کۆمەلگایە بە تایبەتی کۆمەلگا شپرزەکان یا کۆمەلگا دواکەوتەکان کێشەی نەمانی شوناسە ینی مرۆڤەکان شوناسیانی ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەو سیستمەیەک بە دواییەکەی کە مناڵ نازانێت لە چ مەرحەلەیەکە ئەبێ لەگەڵ چیا هەڵسوکەوتکە یامە نازانانی مناڵ لە چ مەرحەلێکا بینە دەستیە بۆ نمونە لە ناو سیستمی خێزانە باوک تا ئێوارە لە ئیشە دایکیش تا ئێوارە لە ئیشە ئەم دایک و باوکە مناڵە بن بۆ زۆر شوێن متمانیان پێی نییە ناتوان لە ماڵەوە جێبێڵن لە کاتێکا لە ناو سیستمی خێزانی ئاساییە مناڵ دایک پەروەردەیەەکە بۆیە ضرورە لە ڕاستیا سەرەتا مناڵ دایک و باوک پەروەردەی بکەن دواتر ئەچێتە قوتابخانە ژینگەکەی گەورەترە بێ دواتر ئەچێتە ژینگەی کار و ناو کۆمەلگا بەگشتی گەورەتر دوجار ئەم مرۆڤە ئەبێ ئەم شتە بۆ خۆی دروستکە واتە چوار ئاستە دایک و باوک یان با بڵێن خێزان قوتابخانە ژینگەی خێزان ژینگەی قوتابخانە ژینگەی کۆمەڵایەتی و کۆمەلگا و ئیشوکار بەگشتی بە دامەزراوە ئاینی و پەروەردەیەکانەوە دوجار ژینگەی خود کەم ئینسانە بێ ئیش لەسەر خۆی بکە کاتێک کە خۆی ئەناسێ و بەو پەروەردە باشە هاتبێت تا چەند ئەتوانێت خۆی بناسێ کاتە ئەگەر ئەم قۆناغانی نەبڕی بێ ئەم کەسە ناتوانێت ئیش لەسەر خۆشی بکە بەڵێ بەتەکیدەوەی کە بین لە کۆمەلگات مەسەلەن مرۆڤەکانی کۆمەلگا لێسەیە ناتوان بە شێوازێکی باش خۆیان بناسن زۆر باش مامۆستا لەم نێوەندەدا دایک و باوک پێدانی ئەم متمانەیە یاخود بۆ نمونە ڕۆڵبینینی منداڵ با بڵێن زیاتر بچینە سەر و بابەتە تا چەند گرنگە وا لە منداڵ بکەی لە هەنێک بابەتە وەکو خۆت ئاماژەشە پێکرد لە شتکڕینە ینی ڕۆڵی ببینی ینی ئەم مناڵەکە بۆ نەچێتە جلوبەرگێکرێ لەنەبی لە دایکی ئەوێ ئەو ڕەنگی بۆ بکڕیانی ئەو خۆی هەر ئەو ڕەنگە ئەقیچەکە لەو ئینەیە با بە حەز و خولای ئەو بێ یاخود بۆ هەمووی گرنگتر من هەستەکە ئەمەش ڕۆڵێک دەبینی یاخود متمانەی لای منداڵ دروستەکە خۆی هەستێ بە پێدانی پارەکە بە کاشێرەکە ئەمانە تا چەند گرنگ کە منداڵ هەست بە خۆی بکە کە وجودی هەیە ئەم دایک و باوکەی متمانەی پێێتی ماشەڵڵا خۆتان نمونونەکان هەمووی باسەکەن مۆزوعی ئەمیز ئەوە باسکە مۆزوعی پارە پێدان تاسە لای ئێمەوە هاتووە کە با مناڵ فێری ئەوە نەبێ پارە خەرچکە و پارە بگرێ بەدەستیەوە وەکو شتێکی حەزری لەگەی لە کاتێکە ئابووری لە خێزانە لە کۆمەلگا گرنگترین پێکاتێک ئینسان بتوانێت تعامل لەگەڵا بکە بە دڵنیایی کاتێک مناڵەکەت هەست بە ئازادیەکە شتێکی بۆ کڕی خۆی ئەو معاملە جێبەجێگا خۆی ڕەنگەی خۆی هەڵبژێرە و باسمان کرد لەو تیۆرەکە هاتووە مناڵ لەو کاتە ئازادی بەدی ئەکات کاتێک کە تۆ پارەکەی پێدەی ئازادی بەدی ئەکات لە ناو کۆمەڵی ئۆپشنا خۆی ئۆپشنێک هەڵبژێرێ ڕەنگی جلوبەرگەکە بە دڵی خۆی دیاری کات خۆشی لەوە ئەبینێتەوە کە ئەو جلوبەرگە خۆی لەبەری کات ئەو یاری هەڵبژێرە کە خۆی حەزی لێتی هەڵبەت کە کاتێکە ماڵین پەروەردەکەیت و کۆمەڵێک ئۆپشنی بۆ لەبژێری بۆیە بە دڵنیایی زەرورە دایکان و باوکان سەماحیان هەبێ لەوەی کە ئازادی خۆشەویستی چێژ و خۆشی بدەن بە مناڵەکانیان لە دیاریکردنی شتەکانیانە دیاریکردنی ژوورەکانیانە مەسەرەن هەتا قوتابخانەکەیان هەڵبژاردننی هاوڕەکان بەڵام بەڕێنمایی و چاودێری ناڕاستەوخۆ و شێوازێکی تونندوتیژ گرفتێکی دیکە هەیە منداڵ زۆر جار ترسی هەیە لە دایک و باوکی ینی متمانە بە دایک و باوکی ناکە بۆ منە کێشەیەکی گەوری بۆ دێتە پێشەوە بۆ منە لە گۆڵانە شەڕێگەکە یان قسەیەکیان پێوتووە کەسێک شتێکی پێوتووە ینی دایک و باوک زۆر جاوای کردووە کە متمانەی یانی دروست نەکردووە کە لە نێوان خۆی و منداڵەکەیدا بێتەوە ئەم منداڵە باسی ئەم کێشەیە بکە ینی وا ئەزانێ منداڵەکە ئەگەر باسی بکات ینی سزا ئەدرێت یاخود تۆڵی لێ ئەستێنرێت ئەمە تا چەند گرنگە دایکان و باوکە ئاگاداری ئەم بابەتە بێت خۆی ئەوە سەرچاوەکەی تونندوتیژیە ترس کاتێک مرۆڤ ترسی هەیە کاتێک تونندوتیژی هەبێت تۆ کاتێک لەسەر جادە ترسی مناڵەکە سارەیەک لێ باکەواتە تونندوتیژی و تیژڕەوی هەیە کاتێکە ترسی مناڵەکەت لە کۆڵان ئازێتی بێسێرەکە لەناو کۆمەڵی مناڵە دووگۆڵیەکە و هەستەکەی مناڵەکەی تۆ زۆر شەڕانی لەگەڵ کۆمەڵی مناڵی شەڕانی هەڵسکۆتەکە بۆیە لەم حاڵەتەیە تونندوتیژی بە هەموو شێوازێک ئاستی متمانە بەخۆبوون لە مناڵەدا ئەبەزێنێ هۆکارەکەی چییە مناڵ بێعیزەتەکە مناڵ ئەکا بە مناڵێکی بێغیرەت دوجار لە ناو کۆمەلگا لە ناو مناڵانیشان لە مەکتەبە بوڵینەکرێ و حاڵەتی کە کۆمەڵی مناڵ بەیەکەوە سەرکۆنەیەکەن تعلیقی لێن قسەی غەڵەتی پێڵێن ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆی ئەم مناڵە شوێنێکی نییە ڕاز و نیازەکانی خۆی تا بدرچێنێ پاسارێکی نییە پەرژینێکی نییە مناڵە خۆی تیا حەشار بدا خۆی تیا بدۆزێتەوە بەرگری لێ بکەن ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی تونندوتیژی خێزانی کاتێکە مناڵە هەڵەیەکات تۆ ڕاستەوخۆ ڕەتفعل دەبێت باشترین حاڵەت بۆ ئەم
بابەتە چیە؟ ئێمە دوو جۆر شێوازی پرسیارکردنمان هەیە لە مناڵ بۆی ئێمە هەم تونند و تیژەکەمان کەم بکەینەوە هەم لە مناڵ تێبگەین هەم ئەگەر تونند و تیژیش بووین مناڵ وا لێ بکەین ئارای خۆی دەربڕێ لە جیاتی وشەی بۆچیە وشەی بۆ بەکاربێنین بۆ نمونە مناڵەکەمان لەگەڵ کۆمەڵە مناڵ یاری کردو شەڕیان کردووە قاچی عەزێتی بووە تەلەڤیزیۆنێکی شکانوە یەکسەر مەڵێ بۆچی وات کرد بۆچی وات کرد بۆچی تەلەڤیزیۆنەکە شکان ینی وەڵامی بۆچی ینی تۆ کردوتە و پێم بڵێ بۆچی کردوتە وابێ دلیلەکەم بۆ ڕوونکەیتەوە تێگەی بەس کاتێکا بڵێ بۆ ڕوویە بۆچی ئەم شتە بوو مەسەلەن بۆ شەڕتان کرد ینی بۆچی بوو بە شەڕ سێرەکەی مناڵەکەی ڕوونکردنەوەیە چکە ئەم زمانە بۆچی وات کرد لەگەڵ بۆ ڕوویدا چی بوو سێرەکەی مناڵەکەی تەوزیح بووە وڵا ئەوەمان کرد و کاتێ ئەمە ڕام کرد ئەو ئاوا کەوت سێرەکەی تۆزە تەوزیحاتی پیاگەر مەجای بی یەکسەر حەقە گەڕێنەوە بۆ مناڵەکە لە حاڵەتی ئەم گفتوگۆکردنەوەیە بەڕاستی زەرورە دایکان و باوکان تەحمولیان هەبێت لە حاڵەتێکا شتێک ڕویا کتوپڕ هەڵ نەکتێتە سەر مناڵەکە و لێدان و ئازاردان و مەزانین دایک و باوک هەمووی دڵسۆزی مناڵە بەڵام دڵسۆزێکی کوێرانێ دڵسۆزێکی ئەڵێ حەزەکە مناڵەکەی بەئەدەب بێ بەڵام بەلێدان بەئەدەب نابێ حەزەکە مناڵەکەی بەڕێز بێ بەڵام بە چەوسانەوە بەڕێز نابێ بۆ لەبەرەوەی کاتێک تۆی سێنیتەوە یەک ڕێگەی بۆ دانەی بۆ بەڕێزبوون ئەوش ئەو ڕێگەی خۆتە کە ڕەنگە میزاجی خۆتی تێکەڵا بێت و بە تەواوەتی ئاستە ستانداردەکە نەبێ بەڵام کاتێکیت پرسیار لە مناڵەکەی گفتوگوی لەگەڵاکەی مەسەلەن بۆچی نەتوانی پێشوازی لە میوانەکە بکە بە شێوازێک پێشوازی لە میوانەکەی سێرەکەی گفتوگۆت لەگەڵاکە ڕەنگە هەر نەزانێ ڕەنگە هەر نەزانێ ئەسڵ ئەمەش ئازاردانی مناڵێکی ترە ڕەنگە هەر نەزانێ ئەم شتشکانە هەڵەیە مامۆستایەکی تر لەو بابەتانە شکاندنەوەی منداڵە منداڵ بێگومان پێی بە هەموو شتێک نابات بۆیە ناتوانێت و گەورەیەک مامەڵە بکە هەڵسەنگاندن بۆ بارودۆخەکە بکە کۆمەڵێک هەڵە ئەکا ڕەنگە من لەناو مەجلیسێکا بە منداڵە بڵم ئەم هەڵەیەت کرد یاخود چەند جار بینیوانە ئەها ئەم دەستاوژانە بەکارێ بەخێر نەیتەوە ئەم کارت بۆ کرد لەبەرچاو میوانێکا من ڕەنگە هەڵەکەی بۆ ڕاستکەمەوە ئەمە تا چەندێکە بێتە هۆی شکاندنی ئەم منداڵە وا دەکات کە ئەمە هەز بە بێمتمانی یەک بکات کە نەتوانێت لە داهاتوە هیچ بەرپرسیارەتێ بگرێت بەر و هیچ ڕۆڵێکیشی نەمێ یعنی ئەمە لاسکردنی ڕۆڵی ئەو منداڵە بێت خۆی مناڵ بۆچی یاریەکانی ئەشکێنێ ئەم پرسیارە بە دایکان و باوکانی بکەین مەسەن سیارێکی بۆ کردی لە عابێکی بۆ کردی بۆچی ئەشکێنێ ئەم مناڵە ئێوێ کەشفی ئیستعدادەکانی خۆی کە کەشفی توانایەکانی خۆی کە لێرەوە ئەچینە سەر پرسیارەکەی ئێوە مناڵ درک بە هەموو شتێک ناکە بەڵکو لە پرۆسی درکردنایە ئێمە پێمان وایە کاتێ مناڵێک یاری ئەکات تەنها یاریەکە نە مناڵ یاری ناکە ممارەسەی ئیشی گەورەکانەکە لە قاڵبی مناڵەکانیان فێر بێ مناڵێک بۆ داوای سێتی پزیشکی لێکە کە ئەمە مناڵان ئەگرن بەدەستیانەوە مناڵێک بۆ داوای مەسەلەن ماڵە باجێنەوە قاپ و قاچاخەکە بۆ لەبەر ئەوەی ئەوێت ڕۆڵی خۆی لە کۆمەلگا بینیوەکو گەورەکان باسی ڕۆڵ بینمان ڕۆڵی خۆی بینیوەکو گەورەکان وە متمانە بەخۆبوونی لەلا دروست بێت تۆ کاتێک هیت ئەم ڕۆڵە لە مناڵە سەنیتەوە لە کاتێک هەڵەیەکە شتێکە شتێنێ واتە تۆ قەتعی ئەزمموی ئەم مناڵەکەی لە ژیانە شوێن هەڵەکەی بۆ ڕاستکەین و بەس لە کاتێکی تایبەتە بەجیا بڵێ نابێت بە هیچ شێوازێک تۆ کاتێک نەک مناڵ ئەم بەباسی خۆشمان کاتی خۆمانشتینەوە لە کاتی شوکارە لە یەکەم چاپێکەوە لەی شکارە لە شوێنەکە یەکەم ڕۆژی کارکردنەکە شتیتەوە هەتا ماوی ئەو شکانەوەی یەکەم ڕۆژی لە بەرچاو ناکەی مناڵیش بە هەمان شێوازە ڕاستە خۆی خاتە ژێر پرسیارەوە کە من تواناییم نییە کە من ناتوانم لەم ژینگە بە شێوازێکی دڵنیایی کار بکەم بجوڵم یاری بکەم بخۆم هەڵسم دانیشم سەلاجەی ماڵەکە بکەمەوە زۆر باشە ماوەسا برادران و پرسیاریان هێڵێ زۆر جار میوان کەێتە ماڵمان مناڵی وای لەگەڵ ئەبێ پێش کە تەلەفۆنیان گەروێت چی شوشۆر چیشتە لە نێو ژووری میوانەکە لە بەردەسا خێرا بیشارنەوە لەم نێوەندەیە دەبێت ئەو ماڵە دایک و باوکنا چۆن ماوەڵ لەگەڵ زۆر منداڵانەیە بکەن واللهی بەڕای من وڵی نەک بێدەنجی بەڕاستی لەم لاوە بێ دایکان و باوکان ئەوانەی کە ئەچن بۆ میوانی هەست بۆ بکەن کە بەڕاستی مناڵەکانیان تونند و تیژن بەڕاستی بێ ئامۆژگاریان بکەن خۆ مناڵیش دوجار ئەکرێ بە کۆمەڵی ئامۆژگاری ڕێنمایی ئێمە ئەچین بۆ ماڵە مناڵیان هەیە مەسەلەن تۆ زانیە مناڵە حەزی لە یاریکردنەکەی چێکە تۆ سوور ئەزانی حەزی لە یاریکردنە پارچەیەک لە یاریەکەی ماڵی خۆت بەرە بۆ ماڵی میوانەکە با لەوێ یاری پێ بکات و یا مەسەلەن بۆ منە تۆ ئەچی بۆ میوانی یان ئەو ماڵی کە میوانەکەی تایە با تەواو هەموو تەرکیزەکە لەسەر دایک و باوکە نەبێ هەر بە مناڵەکە بڵندانیشن ژینگەیەکیان بۆ دروستکەین باسی ئەومان کرد کە مناڵ بە بکەومەکە هەڵسوکەوت ناکە شتێک نییە لە لای مناڵ قەتعی بێ سیستمی بەدیلی بۆ دانی مەبەستم وێ بۆ منە بە مناڵەکە لە یاری مەکە ئەی چی بکات مامۆستا 40 دقە لە پۆلا بۆ مناڵەکە قسەکە قسە مەکە ئێمە مامۆستا تۆ 40 دقە بۆ قسەکەی ئەی ناکرێ مناڵەش 2 دقە مەجای هەبێ قسە بکات
کە تۆ چل دقه قسەکەی ئەم مناڵە 10 دقه مەجال وەرەگرێ ئەچێ هەرچی گوڕ و تین و توانە و ناڕەحەتی خۆیە لەو 10 دقه دایانێ بە دڵنیایی شوشە ئەشکێنێ بە دڵنیایی عەزێتی مناڵی ترەیە تۆ دەرفەتی پێ نایەوە ئازادەکانی قەدع کردووە ئەمە بە دەرفەتێک ئەزانێ ئەمە خۆی سەیریکەن با ڕاستەوخۆمە بین نەمێشکمان کاتێک مناڵێک لە ماڵەکانی ترا جموجوڵ و هاری و عەزێتی مەسەلەن ماڵە میوانەکە ئەیە نیشانەی ئەوەیە ئەم مناڵە لە ماڵ خۆیانە ئازاد نییە ئەم مناڵە ڕێگری لێ ئەکرێ ئەم مناڵە مەسەلەنەکو پێویست لە عابەی لە بەردەسانیە ئەم مناڵەکو پێویست ئازادی پێنەدراوە بۆیە ئەچێتە ماڵە میوانەکە بە دەرفەت ێزانێ ئەزانێن دایک و باوکەکە سایکۆلۆژیای دایک و باوکە زانێ مناڵ ئەزانێم دایک و باوکە ناتوانن پێ بڵێن دانیشەوە مەکەولێن و عەزێتی بن و ئاژاوە دروستکەن و با بڕۆینەوە مناڵەکان هاریارەکەن بۆیە بە دەرفەت ێزانێ ئەیقۆزێتەوە مەسەلەن تا داوای پارەکە پارەم بەرێ بڕکەگرێ فلانم بۆ بکڕە فلانم بۆ بکڕە هەتاوم بۆ نەکڕی من ئێتر دایک و باوکەی حراجەکار یا بە یاریکی بۆ بکڕێ یا مەسەلەن پارەی باتێ بە جۆرەکان دایک و باوکە خاتە ژێر هەژمونی خۆی کەمەش سەرچاوەکەی لە توندوتیژیەوە هاتووە سەرچاوەکەی لەوە هاتووە ئازادی پێویست نەدراوە بە مناڵەکە لە ژینگەی خۆیان مامۆستا ئەمە بکەم بە کۆتا پرسیاری خۆم کۆتا پرسیاری خۆم تر خۆت پرسیاری کۆتایی خۆت بکە مامۆستا زۆر دایک و باوکمان هەیە ئەڵێ من هەموو ڕێکارێک لەگەڵ ئەم منداڵە گرتوتە بەر ئەی ڕەنگە بە بۆچوونی خۆی وابەیە خۆت تەنانەت کەسیش بردوێتی بۆ لای کەسێکی شارەزاش ئەم منداڵە دەڵێ ئیسفادەی نەکردویان جۆر لە جۆرا خەلەلەکە لە چیایە ئایا لە کوی پرۆسەکە ئێمە چیمان ئیهمال کردووە بۆچی زۆر جار دایک باوک یعنی بۆ منە تەسحیەکی زۆر ئەیە ئایا ئێمە بەڕێکێکی هەڵەیە ڕێگرتۆ دەبەر یاخود ئەو تا بەڕاستی ئەو منداڵە کێشەیەکی تری هەیە و پێویستە بە شازێکی تر چارەسەر بکرێت وڵی ئەمە ئەبێم چەمکە ڕاستکەینەوە لای دایک و باوک ئایا هەموو ڕێگایکی کردوتە بەر ئایا ئەو ڕاستە من بەڕاستی مەبەستی کام ڕێگانە بە دڵنیایی کاتێک بەدەوای چارەسەری مناڵەکە گەڕاوە ئەو چارەسەری دانرێڵە گرنگی بە مناڵەکە بە خۆی گرنگی بە مناڵەکەیە کاتێک پێ ئەوترێت مەسەلەن بۆ نمونەوەکو پێویست کات بۆ مناڵەکە دابینکە کات بۆ مناڵەکەی دابینەکە بۆیە پرسیارەکە زۆر گشتگیرە و دایکان و باوکانە بزان جوزئی لە چیا خەلەلیان هەیە و خەلەلەکان دیاریکەن کاتێک پشتی شێریان لە چارەسەرا بەرەکەی بەڕاستی بە حەسن بە ئەو پشکەی خۆیان چارەسەریکەن تەنها گرنگی پێدان لەلایەنە مادیەکەی لەلایەنە مەسەلەن خۆراک و پێداویستیە مەسەلەن مادیەکانە نەبینەوە لە پێداویستیە معنەوەکانی مناڵیش ببینەوە ئایا پێداویستیە معنەکانیشی بۆ دابینەکەی گەڵی من هەموو شتێکم بۆ دابین کردووە هەرەوە بەز نێت تۆ بخیتە قوتابخانێکی ئەهلی بڵێ وڵا پەروەردەکەی کاملە نا هەرەوە بەز نییە مەسەلەن تۆ تۆپێکی بۆ بکڕی هەرەوە بەز نێ بخیتە مەسەلەن بە هەفتانە سەردانی باخچێکی ئاژەڵان سینەمای شوێنێکی پێ بکەی بەڵکو بە دوای چارەسەرەکە بگەڕێ ئایا تۆ پەیوەندیداری بە چارەسەرەکەەوە لە خۆ تۆ دەست پێ بکە چارەسەریکە بە نمونە بمبورن بە نمونە ئەگەر خەلەلەکە لە خۆتای ئەم مناڵە زۆر مۆبایل بەکارێنێت تۆ ڕێگات بەکارنابروتە بۆ لای ڕێنمایی کار ڕەنگە خەلەکەەوە بێت تا دووسێ شەو لە ماڵتانە ئینتەرنێت ئیشکات ڕەنگە خەلەکەەوە بێ بەردەوام خۆت مۆبایل لێ بەدەسێ ئێوە دڵێ مناڵەکە چاو لە تۆکە زۆر بە کورتی مامۆستا متمانە بە خۆبوونی منداڵ تا چەند گرنگ کاریگەی دەبێت لەسەر پرۆسی خوێندنی منداڵ لە قوتابخانە بەتایبەت ئێستاکە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە بەتایبەت ئەو منداڵانەی کە یەکەمی ساڵێنە دەچنە پرۆسی خوێندنەوە وڵای گەر وەلامەکە بە کورتی بڵێم 100% کاریگەری هەیە لەسەر ئاست و توانایی مناڵ باوەڕ بەخۆبوونی مناڵ کاریگەری هەیە لەسەر دۆزینەوەی ئیسیعداد و توانایی مناڵ کاریگەری هەیە لەسەر ئازادی مناڵ چێژی مناڵ باوەڕ بەخۆبوونی مناڵ بۆیە کاتێک مناڵێک باوەڕ بەخۆبوونی لە قوتابخانەکەمە نمرەکانی لاوازن پەیوەندی کۆمەڵایەتی لاوازە بێ توانای ڕێزگرتنی لە ژینگەکەی کەمترە بێ حەزی لەو ژینگەیە نابێ هەز بە چێژ و خۆشی ناکە ئەمانەشی نەبوو لە ڕاستیە زەرور نییە بخوێنێ پێویستە بڕوا لە شوێنە کارێک بکات و بە دوای شتێکی ترا بگەڕێ لە ژیانە بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا سەرکارالێ ڕێنماییکاری پەروەردەی و دەرونی سپاس بۆ ڕێنماییەکانی هۆداری پەروەردەکاران و کەسانی کە مامەڵ لەگەڵ مناڵەکەن سوودیان لە ڕێنماییەکانی بەڕێستان بینی بێت. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکاران بەرنامەی پامی ڕۆژمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.